بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێ بینەرانی عزیزی پەیامی ڕۆژ خۆشحاڵم کە ئەمڕۆژ لە ناو ستۆدیۆی پەیامی ڕۆژ لەگەڵ هاوکارم شەیداخان سەتەمین بەرنامەی پەیامی ڕۆژتان پێشکەش دەکەین بۆ هیوایی کە جێگەی سوود و ڕەزامەندی هەموو لایەک بێت وەک هەمیشە چەند بڕگوابەتێکمان ئامادە کردووە. سڵاوتان لەبێت بینەرانی عزیز و خۆشەویست خۆشحاڵین کە ئەمڕۆژ لە پرۆگرامێکی نوێی پەیامی ڕۆژ هاتینەوە خزمەتتان بە کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاوازەوە کە ئەمڕۆژ دوو تەوەری سەرەکیمان بۆ ئامادە کردوون کە تەوەری یەکەمان باس لە کتێبی ڕۆژگاری من کە نووسەر هیدایەتی مەلاعەلی قۆناغی منداڵی یادەوەریەکانی خۆی هەمووی لەم کتێبەدا نووسیوەتەوە. هەروەها تەوەری دووەمان باز لە کار و پرۆژە و خزمەتگوزاریەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان دەکەین لە ماوەی 16 ساڵی تەمەنیاندا لەگەڵ کۆمەڵێک راپۆرت و زانیاریکردن. ئازیزان سەرەتاش دەچینە لای پێشبینی کەشەوەی سەرجەم شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان. نرخی دراوەکان بڕگەیەکی نوێی بەرنامەی پەیامی ڕۆژەکە ڕۆژانە لەم بەرنمەیەدا نرخی دراوەکانتان بۆ دەگوازینەوە کە ئێسش دەچینە لای بڕگەی نرخی دراوەکان با پێکەوە بینەری بین. بەڕێزان لە بڕگەی یادەوەریەکاندا دەچینە لای ئەو ڕوودا و مێژوە گرنگانەی کە لەم ڕۆدا ڕوویانداوە فەرمونون با پێکەوە بینەریان بین. بیست و پێنجی حوتی ساڵی 1970 کۆچی دوای نووسەر و زانە و بانکخوازی کاریگەری ئیسلامی مامۆستا مەلا محەممەد مەلا ساڵح شارەزووری لە نێوان گوندی دوا و سەرچاوە بەهۆی وەرگەڕانی تراکتۆر ناوبراو یەکێک بوو لە نووسەر و بانکخواز و ڕۆشنبیر و داهێنەرەکانی سەدەی ڕابردووی بزافی ئیسلامی و لە بواری فیکر و بیر و باوەڕی ئیسلامیدا چەندین بابەتی گرنگ و نوێی بەخشی بە کتێبخانی کوردی و بەرپەرچ و وەڵامی نەیارانی ئیسلامی و مادە پەرستانی ئەوساییدایەوە تێگەیشتن و دنیابینی و سەردەمی بوونی مامۆستا لە نووسینەکانیدا جێی تێڕامان و سەرسوڕمانی بەشێک لە زانایان و نووسەرانی تری ئیسلامی بوو چونکە ئەو شێوازە نووسین و فکرە لەو سەردەمەدا و لە کاتی هەیمەنە و دەسەڵاتی بەعس و مارکسیەکان بە سەر کوردستاندا شتێکی تازە و نەبینرا و نەگوتراو بوو. کتێبەکانی گەشتەکەم لە گومانەوە بۆ باوەڕ ڕێکەوت لە تەرازووی ژیریدا، مارکز لە تەرازووی ژیریدا، داروین لە تەرازووی ژیریدا، فرۆید لە تەرازووی ژیریدا، دکتۆر محەممەد ئیقباڵ زانە و فەیلسوف لە کتێب و دانراوە بە پێزەکانی مامۆستای شارەزوورین ڕەحمەتی خوای لێبێت. 25 حوتی ساڵی 1970 تاریخی کوڕی زیادی ئەمازیغی بەرەو سنوورەکانی ئیسپانیای ئەمڕۆپەڕیەوە و توانی ئەو وڵاتە بخاتە ژێر دەسەڵاتی قەڵەمڕەوی ئیسلامیەوە. 25 حوتی ساڵی 1943 لە میانی جەنگی جیهانی دووەمدا ڕژێمی مۆسۆلۆنی لە ئیتالیا هەرەسی هێنا
کە یەکێک بوو لە دیکتاتۆرە گەورەکانی مێژووی مرۆڤایەتی و هەڵگیرسێنەری جەنگی جیهانی دووەم. ناوبرە و پاشتر لەلایەن سوپای ئەو وڵاتەوە دەستگیر کرا و خۆی و دەستگیرانەکەیان سەربەرە و خوار هەڵواسی و گول لە بارانیان کردن. 25 حوتی ساڵی 1970 بۆ یەکەم جار لە مێژووی مرۆڤایەتی و زانستی پزیشکیدا منداڵێکی کچ لە ڕێبلووریەوە لەدایک بوو کە لە ئێستادا لە ژیاندا ماوە خۆشی هاوسەرگیری کردووە و منداڵیشی هەیە. ئەو کچەش ناوی لویس براونە و خەڵکی ئەمریکایە. ڕۆژگاری من کتێبی نووسەر هیدایەتی مەلاعەلیە کە باز لە قۆناغەکانی ژیانی دەکە، بەڵام لەم کتێبی کە ئێستادا بڵاو کراوەتەوە نووسیوێتی تەنها قۆناغێکی سەرەتای ژیانیەتی، بەڵام ئەوەی کە گرنگە لەم بەرنامەیەدا ئێمە بزانین لەوەی کە بۆچی هیدایەتی مەلاعەلی دەبێت قۆناغەکانی ژیانی بنووسێتەوە و ئایا بۆچی خەڵکی تر ناینووسێتەوە، چی بە وای لێ کردووە کە قۆناغەکانی ژیانی بنووسێتەوە، بە تایبەتیەوەی کە جێگەی سەرنجە نووسەر لە دەرەوە دەژی، بەڵام گەڕاوەتەوە لە سلێمانی و هەروەها نیشتەجووی شارە زورە لە شارە زور واتە لە دوو شوێنی جیاواز واژۆ لەسەر کتێبەکەی کردووە و دابەشی کردووە. بۆیە لەم ڕگای دەمانوێت لەگەڵ خودی نووسەرە قسە و گفتوگۆ بکەین بۆی کە بزانین ئامانجی لە نووسینەوەی قۆناغەکانی ژیانی و دابەشکردنی کتێبەکەی لە شارە زور و لە سلێمانی و گەڕانەوەی لە ئەڵمانیا چی هەیە. زۆر سپاس بۆ بەڕێز کاکی هیدایەتی مەلاعەلی. سپاس بۆیەوە، سپاس بەیانی ئەوە بەیانی بینەرانی تەلەڤیزیۆنەکەیەوە باش. تێبینێکی بچووک من لە دانیمارکۆ گەڕاومەتەوە. ئاسایشتی ئەگەر لێەوە دەست پێ بکەین ڕۆژگاری من پێشتیش کە قسە و گفتوگەیەکمان لەسەر کردووە تا تەمەنی 14 ساڵیە، بەتەما هیچ قۆناغەکانی تریشی بنووسیتەوە، قۆناغەکانی تری ژیانت یا تەنها ئەمە بەسە؟ بڵێ ئەلبەت بڵێ من کتێبنووس نیم، وان بیر کردوتەوە خۆم کە تەواوی تەمەنم لە کتێبێک کاکۆکەمەوە کە یادەوەریەکانی تەواوی تەمەنی من بێ هەتا تەمەنی 6 ساڵ، یانی تا تەمەنی 6 ساڵی من بینوسمەوە یادەوەریانە. لە دوای تەمەنی 6 ساڵیەوە دەستکەم بە ڕێخستنی کتێبەکە بە هاوکاری کەسانێک یاخود بە چۆن بڵێ کۆمەکی کەسانێک کە کتێبەکە بێتە کتێبێکی تەواو و بچێتە بەردەم دیدەی خوێنەران. بەڵام ئەمانە کۆمەڵی یادەوەری مناڵی منن کە بەشێکیانم لە پەیجی خۆم لە فەیسبوک بڵاو کردوتەوە کاتێک کەسانێک ئەو نووسینانەیان بینی تەشجیعیان کردم، پاڵپشتیان کردم کە بیکەمە کتێبێ. دواتر خۆشم بیرم لێ کردەوە کە کردنی ئەم نووسینانە بە کتێبێک لەوانەیە کۆمەڵێ ڕەهەندی جیاوازۆر بگرێت کە ئەوەی بۆ من زۆر گرنگە ڕەهەندی پەروەردەیە لە ناو نووسینی ئەم یادەوەریانە. و بەشێکیشی دواتر بیرم لەوە کردەوە کە بەشێک لەو سیاسیانەی کە یادەوەریەکانی خۆیان ئەنووسنەوە کەمترین تەرکیز لەسەر قۆناغی مناڵیدا ئەنێن و کەمترین تەرکیز لەسەر ئەو ڕووداوانەدا ئەنێن کە لە کۆمەلگای ئێمە وەک تابۆ سیر ئەکرێن و باسی ناکرێن و هەمیشە نووسەرەکان باسی قارەمانێتی و شۆڕژێڕێتی خۆیانەکەن بە تایبەتی ئەوانەی کە یادەوەری ئەجێڕنەوە. بۆیە من بۆم گرنگ بوو کە وەکو مناڵێک لە هەڵەبجە، وەکو مناڵێک لە قۆناغێکی دیاری کراو لەو ژیانە کە کۆمەڵە دەرهاویشتە لەنا ئەو قۆناغا هەیە، تەواوی ئەو یادەوەریانی کە من نووسیومەتەوە لە فەیسبوک بڵاوم کردوتەوە بە هەموو ئەو گرێ و گۆڵانەی دەرونی و کۆمەڵایەتی و سیاسیانی ئەو قۆناغا بخەمە کتێبێک و سوودی لەوەربگیرێ. کاکیداد ببوورە باست لەوە کرد کە بەنیازی لە ژیان تا تەنها کتێبێک بنووسی کە ئەویش تایبەت بێت بە یادەوەریەکانی خۆت و قۆناغەکانی ژیانی خۆت. ئەم کتێبەت چاپی یەکەمە و قۆناغی سەرەتاتە. تا تەمەنی چەند ساڵی یادەوەری تا تەمەنی چەند ساڵی تێدا نووسیوەتەوە؟ ئەوە دەست پێەکە لە کاتێکە خوێندکاری پۆلی دووەمی سەرەتاییم هەتا چێتە قۆناغێک تقریباً 13-14 ساڵم لەوێدا ئەبڕێت و تەنها بەشێکی لە ناو ئەم بەشی ئەم کتێبە ئەوەیە کە من چۆن چوومەتە ناو دنیای سیاسەتەوە. ئەوەشی کە بۆ من گرنگە لە ناو ئەم کتێبە کە یعنی بڵێن وەکو سەرەتایەک من دەستم بۆ بردو ئەوەیە کە ئەم کتێبەم پێشکەش کردووە بە عەبدوڵای حەمەیەلی کە ناساو بوو بە عەبدوڵڵا هەڵەبجەیی. ئەم عەبدوڵایە کەسێک بوو کە دۆخی دەرونی زۆر باش نەبوو لە بازاڕەکانی سلێمانی و هەڵەبجە لەوانەیە لە گرتە ڤیددیۆکانە دیبێتان هەنێ پەیامی هەبوو. بۆچی من ئەم کتێبەم پێشکەشی عەبدوڵای حەمەیەلی کرد؟ لەبەرەوەی کە ئێمە زانین کە کتێب وە ڕەهەندی ڕۆشنبیری ناو کۆمەلگای ئێمە دەستێک لە پشتێتی کە لە ڕێی ئیمکانات و پارە و گرتنەوە یاری بەناو ئەم کایەیە ئەکا و هەمیشە خەریکن بەرپرسەکان و سیاسیەکان و سەرمایەدارەکان ئەکەنە تایتڵی پێشکەشکردنی ئەم کتێبانە. بەڵام من یەکێ لە ئینسانە مەحرومەکانی کۆمەلگای خۆمانم هێناوە ئەم کتێبم پێشکەش کردووە. ئەوەشی کە بۆچی پێشکەشی ئەوم کردو لەبەرەوەی کە
ئەگەر ئێمە سەیری کۆمەلگای میسری بکەین سێرەکەین ئەهرامەکان ئەگەر بەشێکی شارستانێتە بەشێکی لەسەر ڕنج و شان و مانوبوونی کۆمەڵی ئینسان ئەو ئەهرامانە دروست کراوە کە نیشانەی سیستەمێکی چینایەتی و چەوسێنەرانەیە بۆ کۆمەلگای کوردستان نمونەی عەبدوڵڵاکان و جەمال ڕینگۆکان نمونەی سیستەمێکی چینایەتی و چەوسێنەر و بێدەربەسی کۆمەلگایە لە بەرامبەر ئەم ئینسانانە من هاتووم ئەمانەم هێناوەتە ناو مێژووە هێناومەتە ناو کتێبەکان و بۆی تر ئێمە نووسەرەکان چاو لەوە بکەن کتێبەکان پێشکەشی ئینسانە مەحرومەکان کەن بۆیە لە قۆناغی داهاتووە کۆمەلگا تێبگا نەوەی داهاتوو تێبگا کۆمەلگای کوردستان لەم قۆناغا لەژێر چ چەوسانە و چ بێبەهاکردنێکی ئینسان ڕوبەڕوو زۆر باشە ئێستا ڕەنگە بینەر بپرسێ باشە کاکیدایەتێک لە هەڵبجەی تازە ژیانی خۆی تێپەڕاندووە بە تایبەتی و قۆناغی کە لە کتێبەکەی هەیە چه جیاوازیەکی لەگەڵ خەڵکی ترا هەیە ڕەنگە هەمان معاناتی هەبێت ڕەنگە هەمان جۆر ژیان و ئاستی بژێوی ژیانی هەبوو بێت بۆیە جیاوازی ژیانی کاکیدایەت چێت لە ژیانی خەڵکی تر خۆ کاکیدایەت بەرپرسێک نییە چەندین وڵات گەڕابێت و ژیانی سیاسی و کاریگەری بەسەر وڵاتەوە هەبێت و یادەوەریەکانی خۆی بنووسێتەوە دەتەوێت بەم کتێبە چەند مەسجێ بدەیتە خەڵکی من ئەو قۆناغی کە لە کتێبەکان وسیمەتەوە بەشی زۆری لە هەڵەبجەی خۆمانە عین بڵێ ئەو کە پێوتراوە هەڵەبجەی شەید نەک لە هەڵەبجەی تازە ئەوەی کە من ئەوە ئەنووسمەوە من پێم وایە ژیانی بەشێکی زۆرمان لە یەکتر ئەچێ و کەسانێک کە ئەو کتێبیان خوێندۆتەوە توانە ئەوەی کە تۆ نووسیتە تۆ ئێمەش ڕوبەڕووی بوونەتەوە بەسەرمان هاتووە بەڵام گرنگی لە نووسینەوە ئەوەی کە تۆ ئەینووسیتەوەی کەی بە دوکۆمنت ئەوەی کە بە کۆمەلگاڵی کە ئێمە خریکین چارەنووسێکی هاوبەشمانەیە ئەوە ئێمە هەموو بە هەمومان و قاچمان لە ناو کۆمەلگایەکە کە کێشەی هاوبەشمان هەیە ئایا توانین ئەم کێشانە باس بکەین ئایا ئەتوانین تاپۆ لەسەر نووسینەکانمان لەسەر ئەو معاناتانەی چ لە ڕووی دەرونیەوە چ لە ڕووی کۆمەڵایەتی و ڕوبەڕووی بووینەتەوە ئایا ئەتوانین بیخێنە بەرچاوی کۆمەلگا هەتاکو بیکەینە بابەتێ بۆی قسە و باسی لەسەر بکرێن لەوانەیە ئەوەی کە لەو کتێبا هەیە کە تۆ من لە خزمەتی ئێوە دانیشتم و قسەی لەسەرەکەین هەر قسەی مناڵێک بۆایە لە کۆڵانێکە ئێوە منتان بانگ نەکردایە بۆیە قسەی لەسەر کاگیدایەت بوو بۆرە مەبەستە لە نووسینەوەی ئەم یادەوەریانەوە بە چاپگەاندنی ئەم کتێبە مەبەستە لەوەیە کە یادەوەریەکانی ڕۆژگاری خۆ بە خەڵکی بناسیێنیان ئەوەیە کە گەنجان یان خەڵکی ئەزمون لەو کارانەی تۆ وەرگن لەو یادەوەریانەی تۆ کە بەسەرتە هاتووە ئەلبەت لە پشتی نووسینی هەموو هەر کتێبێک یعنی کۆمەڵی ئامانجەیە بەشێکی ئەوەی بەڕێزت ئەڵێ ئەوەیە کە هێشتا نەوەی ڕابردوو بەنەوەی ئێساوە دەمج نەبووە ینی نەوەی ئێسا نەوەی ڕابردوو ناناسێەوە ئەوەی کە لەو قۆناغا ئێمە کە چۆن ژیانمان کردو نایناسێ گرنگە پەیوەستبوونێ لە نێوان نەوەی ڕابردوونەوەی ئێسا دروست کرێ بۆی لە یەکتری تێبگەین ئەگەر پێتان خۆشە من نتوانم نمونەیەکتان لەو بارەوە بۆ بێنم بۆ نمونە من لەو دۆخا ژیام کردنێ ئەو کتێبە باسم کردو بەس لە کۆتایە من 10 ساڵ مامۆسابم لە یەکێ لە خوێندنگاکانەوە ئەگەر خوێندکارێ تێبگا من چۆن ژیاوم ئەگەر ڕۆژێ لە ڕۆژان کە من هەرگیز ئەوم نەکردووە دەستی لێ بەرزکەمەوە بۆی دەستێ پێشم بە ڕوومەتیاوەگەوەی لە سیستەمی پەروەردا پێوتری ئازاردان ئەگەر بزانە هیدایەت چۆن ژیاوە سوک دەستمەگرێ و دەسمدان ئەڵێ مامۆسا لە من مەیە ئەزانم تۆ ڕۆژگارێت چۆن ژیاوی و ئەزانم تۆ لە ناو چ دۆخێکا بووی کە ئەو بە دۆخی ژیانی منی زانی و منیش تێگەشتم کە ئەو دەستمەگرێ و بە نەرمونیانی ئەڵێ ئازارمەیە ئەو کاتێ مەتوانین پەیوەستبوونیە و تێگەشتنی لە بینینەوەی ڕابردوونەوەی ئێسا دروستکەین کە ئەوە توانێت کۆمەلگایەکی ئینسانی و جوانتر و کۆمەلگایە کە تەفاهومێکی زیاتری تیابێ ئامادەی بکەیت بۆی ئەوە نووسیوەتەوە لەبەرەوەی کە ئەم دوو کۆمەلگا لە ڕێگەی کتێبەکەی منەوە کە کتێبێکی سادە و ساکارە جۆرێک لە پەیوەستبوون دروستکە بەشێکیشی ئەوەیە کە کۆمەڵی بابەتی پەروەردەیی تایە ئەگەر پێتان خۆش بێ لەسەر ئەو بابەتە پەروەردەیانی شەتوانین قسە بکەین کاگیدایەت لەم کتێبەدا باس لە چەند یادەوەریەکی خۆ کردووە کە وەکو چیرۆکێک گوان بەسەر ژیانی خۆتە هاتوون یەکێک لەوانەی کە سەرنجی منی ڕاکێشاڵێ لە کەرکووک چین بەسەر هات ئەگەر باسێکی ئەوە بکەیت لەگەڵەوەی کە ئەڵێ من و شروبی ناو ئارت باسێکی ئەو دوو بابەتەمان بۆ ئێمە لە هەڵەبجە ژیاوین و کاتە خۆشەکانمان ئەو کاتانە بووە کە پشووی هاوین هاتووە و تاقیکردنەوەکانی خوێندنگا کۆتایی هاتووە ئیتر خێزانەکانمان بە هیوای ئەوە بوون سەفەرێ بۆ شوێنێ بکەن ئێمە خێزانێکە بوون لە کەرکووک کە خزممان بوون بەڵام خێزانێک بوون ئێمە بە تەواوەتی هەسمان بە چۆن بڵێ خۆشی ئەکرد کە سەردانمانەکردن و ئەوانیش سەردانی ئێمەیانەکرد بۆ هەڵەبجە لە یەکێک لە سەردانەکانە کە ئێمە ڕۆشتین بۆ ماڵیان عەسرێک چوینە دەرەوە دایکم و یەکێک لە کچەکانی ئەو ماڵە چوینە دەرەوە سەردانی ماڵێکمان کرد کە خزمی ئەوان بوو کە چوین لە ماڵەکە لەوێ کێک و کولیچە و ناوساجی و کۆمەڵێشتمان خوارد من مناڵێک بووم کە تەمەنم 8 ساڵ بوو ئەو کاتە دوایە کە لە ماڵەکە هاتینە دەرەوە بگەڕێنەوە بۆ ماڵەوە من لە ڕێگە تووشی ئازارێکی سک هاتم کە هەستمە کرد پێویستم بە جێگایەکەیە کە پێویستەکانی خۆمی تیا خاڵی بکەمەوە لە ڕاستیە مناڵێک لە تەمەنی 8 ساڵە لە ناوەڕاستی بازاڕی کەرکووکە دایک و
خزمێکیانی لەگەڵایە کە پێی شەرمە پێیان بڵێ لە چ دۆخێکایە و گەشتۆتە ئاستێکی دەرونی وا و حاڵەتێکی وا کە ئارەقەکە دڵی تووشی تێکەڵهانیت لە چرکەساتێکە ئەو بریارە لە ناوڕاستی بازاری کەرکووکە خۆی ڕوودکاتۆ دانیشێ بە خااترەوەی کە بتوانێت نەجاتی بێ لەو دۆخی کەتیایەتی کاتی ئەمەکە مناڵان لە بازار هوهای لێکێشن ئەوەی کە قرارە بیکاتە جێگایەکەوە بە ناچاری ئەکاتە دەرپێکەی خۆیەوە لە هوهای مناڵەکان ڕاکە دەرپێکەی هەڵە کێشێ ناوێ بگاتە دایکی و خزمەکەیان لەبەری پێ نەزانن لە چ دۆخێکایە مناڵەکانیش گاڵتەی پێەکەن یعنی ئەمە دۆخێکی دەرونی بۆ مناڵێک دروستە کاکە پێویستی بەوە هەیە من پێم وایە بەشێکی زۆری مناڵی ئێمە ئەمەی بەسەر هاتووە کە هەم کۆمەلگا لەمە تێبگا و هەم خوێندنەوەی بۆ بکرێ و هەم لە ڕووی دەرونیەوە هەمومان هەڵسەنگێنرێت تەوێت لە ڕێی گێڕانەوەی ئەم چیرۆکەتەوە کە بەسەر ژیانی خۆتە هاتووە چ پەیامێک بێنی چ بۆ دایک و باوکان بێت چ ئەوەی کە وەک زەڕوریەتێک باسێکە کە لەناو بازاردا بوونی هەبێت پەیامەکە ئەوەیە کە من باسی ئەوەکەم کە تەمەنم هەر ساڵە بەڵام ئەم یەک دوو ماوەی پێشوو گوێم لێ بۆ کە کەمپی نەکرێ بۆی کە لەناو بازارەکان و شوێنە گشتەکانە ینی توالێتە بێ بۆی خەڵ پێویستیەکانی خۆی تیا جێبەجێکە ینی بێنە بەرچاوی خۆ ئێمە لە چ کۆمەلگایەکین و چەند مەحرومین لە سەرەتاییترین پێداویستی ئینسانی کە ئینسانێک بە کاملی ئیسراحەتی خۆی لە شوێنێکا کە شتێک پێویستی پێینێ بتوانێت دای بنێ ئەمە لایەک لای کەش ئەوەیە کە ینی تکایە بۆ کۆمەلگات تکایە بۆ خوێندنگات تکایە بۆ دایک و باوکان کە گوێ لە مناڵەکانیان بگرن و ئەو سنوورەی کە ترس و دڵڕاوکێ و قەلەقەیەک لە بینی مناڵەکان و دایک و باوکە دروستیەکە لەوەی کە مناڵ نتوانێت بە تەواوەتی شتەکانی خۆی بە دایک و باوک بڵێ جا ئەو پێداویستی خوێندنگایە داواکاریە بۆ کڕینی شتێ یاخو ئەو پێداویستیە فەسلە جیانەیە کە بە ناچاری مناڵێک ئەبێ لی خاڵی بێتەوە چۆن بڵێ پێویستیەکانی تیا جێبەجێ بکە هیوادارم دایک و باوکان بتوان پەیوەندی و پەیوەستێکی سادەتر و ساکارانتر چ لە ڕووی کۆمەڵایەتەوە چ لە ڕووی دەرونیەوە پێشکەش بە مناڵەکانیان بکەن تا سەریح و فەسیح مناڵەکان بە دایک و باوکەکانیان بە خوشک و براکانیان بڵێن ئەوە پێداویستی تۆ کەی بڕیارەدا نووسینانە بنووسیتەوە واتە من گومانم هەیە ڕەنگە کاتە چووتە دەرەوەی وڵات ئەو کاتاستت کرد بە کۆمەلگای ئێمەوە منداڵی ئێمە یا ژیانی ئێمە لەم کۆمەلگایە خۆماندا چەندە مەحرومین لە زۆر شت کەی بڕیارت دامانە بنووسیتەوە و چی وای لێ کردی کە پەنابەری بەرنووسینەوەی ژیان ڕۆژگاری خۆت ئەگەر بڵێم وەکو هەست من خۆم هەستەکەم هەرتیا هەبوو پێشەوەی بشمە دەرەوە بەڵام ئێمەنەوەی قۆناغێک بووین کە لە شەڕی ئێران عێراق بۆ سەرمان بە دنیا دەرهێنا هەتا دواتر دەیان شەڕەکانی خلیج و دەیان شەڕەکانی ناوخۆوە گەماروی ئابووری ئەمانە هەموو ئێمەی لە دەستڕاگەشتن بە تەکنۆلۆژیا و پێشکەوتن و نووسینی کتێب و هەتا نووسینی وتار ینی قەتیسی کردبووینە ڕاستیان بەڵام من هەرەمان ئەو سۆز و هینەم هەبوو لەبەرەوەی کە من خۆم مامەسا بووم و لە خوێندنگاکانە خوێندکارم بینیوە مناڵم بینیوە و معاناتەکانیم بینیوە و یەکێک بووم لەو مامەسانەی لە ئازاری نەوەیەکە خوێندنگاکانی هەڵبجەی شەیدمان کردوتەوە کە ئەو کاتە بەرەی کوردستانی و حکوومەتی عێراقی لە مفاوەزاتا بوون و هەڵەبجە منتیقەیەکی محەرەمە بووە بە نیسبەت ئەوانە بەڵام من هەمیشە جانتایەکی بچووکم پێ بوو وەزەنی تیا بوو شانەی تیا بوو تەوقەی تیا بوو و هەموو پێویستانەی کە ئەو مناڵانە پێویستیان پێ بوو لەگەڵ خۆم هەڵمەگرت دەستیانم چەورە کرد گوێرەوەکانیان مەشۆرد و قژیانم داهێنا و تەوخەم ئەیا لەسەریان ئەمانە هەستێک بوون کە وەکو هەستی مامۆسایەک لە بەرامبەر مناڵێکە هەمان ئەو هەستەیە کە خۆم وەک مناڵێک هەم بووە کە لە داهاتوە بتوانم ئەم یادەوەریانە بنووسمەوە بەڵام کە کەسێک ئەچێتە دەرەوە لە ڕاستیە دەستی بە کۆمەڵێ شت ئەگاوت دەستی بە کۆمەڵێ هۆکارەگا کە ئەتوانێت ئەم کارانە ئاسانتر بکە ئەو هەستەی کە باسم کرد و ئەو ئامادەیی کە لە دەرەوە من بڵین کەوتە بەردەستم تەشجیعی کردم لەوەی پاڵپشتی کردم لەوەی کە بتوانم ئەم یادەوەریانە بنووسمە و دۆخی سیاسی کوردستان و تێگەشتن و فراوانی بیری من لە تێگەشتن بۆ کۆمەلگا و بۆ مناڵ و بۆ پەروەردە هۆکار بوون کە ئەوەی من بتوانم ئەم کتێبەی سابخەوە بەردیدەیەوە بەدەر لەو هۆکارانی کە باسی کردکەوتە هۆکار بوون بۆی منم کتێبە بنووسمەوە ئایا لە ژیانی خۆتە لا یادەوەریەکان لەو ڕووداوانەی یان هەر شتێک کە بەسەر ژیانی تۆیە هاتبێت زیاتر ڕووداوی ناخۆش بۆ یان خۆمان نەزانین کە ژیان پێکاتوە لە خۆشی و ناخۆشی تۆ کام لەم ڕووداوانە بوو بە پاڵنەرە بۆ ئەوەی ئەم یادەوەریانی خۆت بنووسیتەوە قۆناغەکانی ژیانی خۆت بنووسیتەوە کە بڕیاریاوە هەتا تەمەنی 6 ساڵی ئەم کتێبە درێژەی هەبێت و هەموو قۆناغەکانی یادەوەریەکانی قۆناغەکانی ژیانی خۆت بنووسیتەوە ئەلبەت هەموو نووسەرێکی هەر ئینسانێک فەلسەفەیەکی بۆ ژیانی خۆی هەیە و من بڕاشم بەوەیە کە دنیا ئێمە دنیایەکە کە سیستەمی سیاسی ناخۆشی کردووە لە ڕاستیا گوشارێکی گەورە لەسەر ئینساندانی بەڵام من وا بیرەکەمەوە ئەگەر ئێمە ژیان تەختەیەکی ڕەش بێ و خاڵێکی بچووکی سپیتیا بێ من هەوڵدەم کە خاڵەسپیەکە گەورەکەم
و ئەگەر ژیان بە جۆرەی کە تەختەیەکی سپی بێ و خاڵێکی ڕەشی بچکۆلەی تیاابێ من هەوڵەدەم خاڵە ڕەشەکە لە شوێنی خۆی بمێنێتەوە وی هەمیشە دنیا بینیم بە گەشتبینی و بە ئیرادەوە سیر کردو وی ئەو دۆخانش کە دۆخی ناخۆش بوون بە تایبەتی کە دۆخی مناڵیە و بۆ مناڵێک لەوانەیە بتوانێت ڕنگانەوەیەکی ئەم دۆخانەی کە باسی کرد بوو هەمووی ناخۆشی و ناڕەحەتی بۆ بەسەرداهاتوو خۆشیشی تایە و ناخۆشیشی تایە یعنی کاتێک تۆ وەکو مناڵێک ساعت هەشتی بەیانی لە خەوڵتە سێن و تەمەنە 9 ساڵە بۆی ئەزبەری بفرۆشی دەوانێت تۆ حەزت لە ناو جێگا بێ بەڵام کە ئەچیتە کۆڵان و دوو هاوڕێی خۆشت لە سەربانێ نەخوارە و ئەوانش دەخەو هەڵەسن دوای ئەوەی کە ئیشەکەتەکەی دوو توی بەردە ماڵی خۆتانەکەی بە گۆڵێک و یاری کەلەکەن ئەمە شادی و خۆشیەکی تایە بەبەسم ئەوەیە کە بڵێم شادی و خۆشی ئینسانەکان جاری وایە ئینسانەکان و تعبیری خۆیان ئەتوانێ وای لێ بکات کە چ خۆشی لێبینی و چ ناخۆشی لێ نابینی لە ڕاستیا بەشێکی زۆری ئەوانە ئەو چرکە ساتانن کە هەتاکو ئێساکێ من خۆم نەمبینیونەتەوە ئەوەنە چرکە ساتی خۆشی مناڵین ئەن بیانیتە بەرچاوی خۆت کە تۆ بەیانە زوو لە خەوڵەسی ئەزبەری ئەفرۆشیت و خریکی کە کاری ئەزبەریەکە ڕێکەخەی بەڵامی تر لە گوندەکانی دەوروبەری هەڵەبجەوە سیرەکەی گوندنیشتنەکان بە هەموو بەروبوومی ئەو ڕۆژەی خۆیانەوە ڕوئەکەنە شار بۆنی نەعنایە بۆنی هەناریە بۆنی سێویە دوکاندارەکانی گەڕک خریکن بەردە ماڵەکانیان دوکانەکانیان ئاوشێنەکەن بۆنی خاگیە بۆنێکی جوانی ئەو بەیانەیە بەیانی باشە لێکرێ کۆمەڵێ کەسی تازە ئەبینیەتە گەڕک ینی ئەمانە هەموو کۆمەڵێشتن لە ژیانی هەر ئینسانێکە یادەوەری جوانن کە بەشێکی جوانی لەناو ئەم کتێبا و بەشێکی ناڕەحەتی هەرکای خسومەتە بەردی باس لەوە کردن ئەو کاتە هەستم بە هەندێک شت دەکرد بە تێبەلەوەی کە بۆ نمونە مامۆستابی تۆ هەستت بە هەندێک شت دەکرد کە باوەڕت وا بوو لە کۆمەلگەی ئێمە فەراغمان هەیە ئێستا باوەڕت وایە کۆمەلگەی ئێمە کە جارانەوە فەراغی هەبوو ئێستا چۆن ئەگەر سێریکی بکەی سێرینەوەی تازە بکە ئەوانیش لەو معاناتانە دەژین و کۆمەلگا هەمان فەراغی جارانی هەیە بڵێ ئەلبەت خۆناغەکان ناتوانانی وەکو یەک تەواوەتی بەراوردیان بکەی ئەوەی کە من ئێسانەوەی ئێسا بینمنەوەیە کە چاوی کراوەوە دەست و قاچی بەسراوە ئێمە وەکو بزمار کوتێنرا بووین بەو گەڕک و شەقامانەی کە خۆمانی تیاژێ زۆر جار هەواڵی ئەو دی و گەڕێکی خۆمانمان نەیەزانی بەڵام چێژمانەکرد لەوەی کە لە سەرسوچی ماڵێک لە گۆڕەپانێکی خوار و خێچە یاریمانە کرد و خەریکی چالاکی ڕۆژانەکانی خۆمان دنیایەکی بچووک و بێسەرێشە بوو دنیایەکی بچووک و وەکتۆڵی بێسەرێشە بوو ئەڵێم نەوەی ئێسا چاوی کراوەوە دەست و قاچی بەسراوە ئێمە تەکنەلۆژیا لە بەردەستمانە نەبوو ئەنتەرنێت لە بەردەستمانە نەبوو ئایپاد و ئایفۆن لە بەردەستمانە نەبوو بەپێی ئەو جغرافیای کە تیابووین بەپێی ئەو جغرافیای چالاکیمانە کرد و خەڵکمانە ناسی بەڵامنەوەی ئێستا چاوگوێی بۆ هەموو بۆ ئەمانە کراوەتەوە بەڵام بۆ ممارەسەکردنی ئەو چاوکیۆکراوەوەیە ئەو دەست و قاچی بەسراوە گەنجێک گەزانەی ئێساکیە کە بورجی ئیڤڵ لە پاریس هەیە بەڵام من نەپەزانی بورجی ئیڤڵ چییە بەڵام ئەم گەنجە چاوی کراوەتەوە کە بورجی ئیڤڵەیە بەڵام دەست و قاچی بەسراوە لەوەی کە بچێ بورجی ئیڤڵ ببینێ گەنجی ئێسا ئەزانەی لە وڵاتە پێشکەوتەکانی دنیا دەیان مەتحەفەیە بۆی بچێ مێژووی کۆمەلگاکانی تیا ببینێ بەڵام دەست و قاچی بەسراوە لەوەی بچی ئەم مێژووە ببینێ بەڵام ئێمە دەست و قاچیشمان بەسرا بوو بەڵام بڕێک لە چاومان کرابوویەوە کە بتوانین جۆرێک تەعامل بکەین کە وەکو مناڵ بین وەک گەورە دەرکەین و ئەزمونتر لە نەوەی ئێساکێ دەرکەین زۆر باشەکەیت ناوبڕێکی کوردوەر دەگرم و دوای دێمەوە سەر هەندێک پرسیاریشم ماوە بینەرانی عزیز ناوبڕێکی کوردوەر دەگرم و دێمەوە لاتان تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت کارگەی ئاسمان کارگەی ئاسمان بۆ بەرهەمهێنانی نایلۆن و سفرەی سەفەری لە کوردستان سفرەی ئاسمان لە خەمی تەندروستی هەمواندایە سفرەی ئاسمان دوورە لە بەکارهێنانی هەموو ماوادێکی زیان بەخش وەک ریسایکلین بەکارهێنان لە ئێوە دڵنیایی لە ئێمە لە باشترین و خاوێنترین بەرهەمە خۆماڵیەکانە سفرەی ئاسمان ڕازگۆیی لە پێوانەدا خاوێنی لە پێکهاتەدا سفرەی ئاسمان بۆ دەستخستنی سفرەی ئاسمان پەیوەندی بەم ژمارەیەوە بکەن 1970 840 2000 چاڤیلا ئەگەر کەسێکیت لە ژیاندا حەزت لە مجازەفە و بینینی دیمەنی سەرنجڕاکێشە و هەروەها حەز بە بینینی کەسایەتیەکانەکەیت و باشترە سەردانی ماڵی ترسناک و مۆزەخانەی مۆم بکەیت لە چاڤیلاند. چاڤیلاند گەورەترین پرۆژەی گەشتیاری لە هەموو عێراق. سەنایز هەمیشە بە تەمێکی تازەی میوەکان لە هەناوی سروشتەوە پێشکەش بە ئازیزان تی بکە.
سروشتەوە. شەربەتی سەنایز تامێک لە سروشتەوە. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاریە ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنیت؟ بێگومان نەخێر، فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عربەت، پێنجوێن، بازیان، تاسڵوجە و زەرگوێز. فانسی نێت، هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ. بازار جملەی دێت لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە. 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات. بۆیە بێدوودڵی بژاردی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. سڵاوتان لێبێ بینەرانی عزیز، دەچینە سەر کتێبی ڕۆژگاری من لەوەی کە نووسەر بۆچی دەبێت بەشێک لە دەستپێکی قۆناغە سیاسیەکەی کە دەستی یاوەتەکاری سیاسی دەبێت بێنێتە ناوم کتێبەکە تەنها لە قۆناغی منداڵیدا باسی کردو لەم قۆناغە منداڵیە جێ بکاتەوە. کاکیداد بۆچی دەستپێکی سیاسی تێناوەتە ناوم قۆناغەوە دادڕشتووەتەوە لە کاتێکە بۆ نمونە تەنها باز لە بیرەوەریە مناڵەکانی خۆت دەکەیت تا تەمەنی 14 ساڵی خۆتۆ لە تا تەمەنی 14 ساڵی ئالودەی سیاست نەبوو بوویت. ئەگەر یارمەتی بەن پرسیارێکی لێ کردم جوابی ئەو پرسیاری ئەو بۆمە سەبارەت بە شروعی ناو ئارد دواتر یەمە سەر جوابی پرسیارەکەی تۆ بۆی حەقی ئەو نەخۆی. شروعی ناو ئارد بەشێک لە یادەوەریەکانی منە کە من مناڵێکم خوێندکاری پۆلی 2 3 سەرەتاییم، بەڵام خولیای ئەوەمە کە هەم ڕۆژانەکەی خۆم بم بە شروعی ناو ئارد. نازام ئێوە شروعی ناو ئارد هیچ جیلی ئێوە نینەوەی ئێوە نییە، بەرحاڵ هینی ئێمەیە. هەموو بەیانێک من ڕۆژانەکەی خۆم خێزانێکە بوون شروعی ناو ئاردیانە فرۆشت، بەیانیان زوو ئەیان هێنا لەسەر کچێکیان ئەیهێنا لەسەر سوچی ماڵەکەی خۆیان دای ئەنا. منیش هەموو بەیانێکە لە ماڵەوە چوومە دەرەوە کەوچێکی چامە خستە باخەڵەکەم و ڕۆژانەکەشم بەدەستمەوە بوو. ئەچوومە سەر ڕێکی بڵێن کچەکە کە سینیەکەی پێبوو، پارەکەمەیە و ڕۆژانەکەم هەرچەند وایە بەقەدەر ئەوەنە من شروعی ناو ئارد مەخوارد. ڕۆژانەکەم کەم وایە شروعی زۆر مەخوارد، کەم وایە کەم مەخوارد، زۆر وایە زۆر مەخوارد. بەرحاڵ بەڵام لە خوێندنگاش مامۆسای کە سەرپەرشتی فرۆشگای خوێندنگایە کرد ئەیوت ئێوە نابێ پارەکانتان لە دەروی مەکتەب خەرج بکەن و هەتا ڕۆژانی جمعەش ئەبێ پارەکە بێنەوە لە مەکتەب خەرجیکەن. ئێمە گوشارێکی زۆرمان لەسەر بوو لەو بارەوە. ڕۆژێک کەوشکی چاکە لە باخەڵما بوو، ئەو مامۆسایی کە بەرپرسی فرۆشگای خوێندنگا بوو هەڵی ساندم بۆ ئەوەی کەشت بنووسم لەسەر تەختەکە. دیاراوەشە تۆزە بێبەختی تایە تەباشیرەکەم دەستکەوتە خوارەوە کە دانەویمە تەباشیرەکە هەڵگرم کەوچکە چاکە کەوتە بەردەم مامۆستا. تر بۆ مناڵێک لەو تەمەنابوونی کەوچکێکی چا لە یەکێ لە باخەڵەکانیە تۆزە شتێکی غەریبە لە ڕاستیە. بمتایە شروعی پێ خۆم مامۆسا ئازاریام لەبەرەوەی کە پارەکەم لە دەرەوە خەرج کردووە. بڵێم بۆ یاریکردن یعنی پەیوەستکردنی یاری و کەوچکی چاو مناڵێک تۆزێ زەحمەت بوو. ینی بەناچاری تووشی ئیحرازبوونێکی زۆر بووم و ئەوەشی ئەم چیرۆکە کە بڵێ من گەڕاومەتەوە یا بەشێک لەمە یادەوەریانە کە پەیوەستە بە شروعی ناو ئاردۆ. من بیرکردنەوەم وایە کە ئێسا وەکو نووسەری کتێبەکە تعبیری لەکەم ئینسانی کۆمەلگای ئێمە لە کاتی هوشیاریە کۆنتترۆڵەکرین دیسپلینەکرین. هەر بۆیە کە سەیری کۆمەلگای خۆمانەکەی کاتی ئەگەینە ناوشیاری هەموو یعنی چۆن بڵێ بە جۆرێک لە جۆرەکان تەتەڕوفێکی زۆر گەورەیەکەی نمونە بێنینەوە کەسێک کەمەیە خواتەوە بە خێرایی خەیاڵە بێ لەبەرەوەی لە کاتی ژیانی ڕۆژانە ئەوەنە دیسپلین ئەکرێ کۆنتترۆل ئەکرێ لە لاوەعە تەتەڕوف ئەکا کەسێک کۆنتترۆل ئەکرێ کە کاتێک دەست بۆ تونندوتیژی ئەبا تونندوتیژیەکی زۆر سەسوڕێنە جێبەجێکاکە لە کۆمەلگای ئێمەڵێ چۆن دەسی ئەچێتە کارێکی وە تەنانەت لە بواری سێکس و هەموو بوارەکانیکەی کۆمەلگای ئێمە لە دیسپلینێکی زۆرە لە نادیسپلینە لە ناوشیاریە ئێمە دەست بۆ تونندوتیژیەکی فراوان یا بۆ تەتەڕوفێکی زۆرە بین بۆیە ئەم بابەتە پەیوەستە بێتەوە بە کۆمەڵی باری دەرونیەوە کە پێویستی بە شیکاری هەیە ئەوەی پرسیارەکەی بەڕێستان کەوتان بۆچی ئەو بەشەتان هێناوەتە ناو ئەم
یادەوەریانە لە ڕاستی ئەم یادەوەریانە پێشتر بە شێوەیەکی بچڕ دووسراوەتەوە بەشێکیشی لە فەیسبوک بڵاو کراوەتەوە کە ئەم یادەوەری کە چۆن چومەتە ناو دنیای سیاسەتیشەوە ئەویش بەشێک بۆ لەوانە کاتێک کۆمەڵی هاوڕێ پێشنیاریان کردوە خۆشم بەوە گەشتم کە بێ بە کتێبێ وەکو کۆمەڵێ نووسین ئامادە بوو وەکو کۆمەڵێک نووسراو کە ئەبێ بە بەشێک لەم کتێبە ئامادە بوون بۆیە کاتێک کە قسە و باسمان لەسەر کرد ئەوانە پێشنیاریان وا بوو ئەو هاوڕیانە بە خۆشم وام تێگەشتم کە مادەم نووسینەکە حازرە ئەکرێ ئەمەش بێ بە بەشێک لەو کتێبە کە بەشێکی فراوانی یادەوەریەکانمە و منیش هەمیشە لە چاوپێکەوتنەکانە یا لە ڕوونکردنەوە لەسەر ئەم کتێبە وتومە بەشی زۆری ئەم کتێبە یادەوەریەکانی مناڵیمە یعنی نەموتۆ تەواوەتی ئەوە وتومە بەشێکی بەڵام بەشێکیشی ئەو خاڵی تێ چووە کە چۆن چوومە ناو دنیای سیاست وە لەکێوە دەسم بە دنیای سیاست تاگەشت بورە لە یەکێک لە پێڕستەکانیشدا ئاماژە بۆ کردووە کە خۆت باز لەواکەی کە ڕۆژگاری من لەم چاپیەکەما قۆناغی منداڵیتە بەڵام لە یەکێک لە پێڕستەکان نووسیوتە یەکەم حیزب و یەکەم سکرتی ئەمە مەبەستێک چی ئەگەر وەشمان بۆ ڕوونکەیت بە چاوان ئێمە لە گەڕێکی کانشخان لە هەڵەبجە ئەژیاین چەند خاڵۆزا و پورزایەک و هاوڕێکی نزیک لە دەوری یەک بووین کە ئەو کاتە پێم وایە من تەلەبەی چواری سەرەتایی بووم کوڕێکی پورمان هەبوو لە ئێمە گەورەتر بوو کە خوێندکاری پۆلی یەکی ناوەندی بوو کەسێکی وشیار بوو و ئێمە بە جۆرێک هەواداری ئەوە بوون کە هەمیشە لەگەڵ ئەو بین و بە تایبەتی من لەبەرەوەی کە دوو برای بچووکم هەبوو یعنی لە من بچووکتر بوون هی ئەوە نەبوون من یاریان لەگەڵا بکەن لە من زۆر بچووکتر بوون و لە ماڵەوە من هەستم بە تەنیاییەکە کرد بۆیە هەمیشە لە ماڵی ئەو پورم بووم کە ئەو کوڕی پورم کە تەمەنی بڵین ئەو کاتە 14-15 ساڵێکە بوو خوێندکاری پۆلیەکی ناوەندی بوو ئەوتی من حیزبەکان بۆ دروستەکەم یعنی ئێمە تەمەنمان 12-13 ساڵەوە حیزبە دروستەکەین ئەو حیزبێکی بۆ دروست کردین و چۆن حیزبەکان ئێسا ڕێخستنیان هەیە و مجلەیان هەیە و چالاکیەکەن ئێمەش ئەوانەمانە کرد بە شکلی مناڵانەی خۆمان لە ڕاستیە یعنی ئێمە مجلەیەکمان دەرەکرد بڵێن دەفتەرێکی سیلاپەڕی و شەزلاپەڕی ئەو کاتە بوو ئیتر بە عەقڵ و تێگەشتنی ئەو کاتی خۆمان چالاکی و سەردان و پەیوەندیەکانی سکرتێری حیزبمانتیان نووسی کە لە یەکێ لەو چالاکیانە یا لە یەکێ لەو پەیوەندی دیبلۆماسیانەی سکرتێری حیزبی ئەمەوە کاتە ئەوەیە کە ماوسی تۆنگ سەردانی گەڕێکی کانشخانەکە و لەگەڵ سکرتێری حیزبی ئێمە دانیشێ و هەر لەو هەواڵانە هەیە کە حیزبی ئێمەژە و کاتە بە ڕسمی و بە فەرمی دان بە چینی میلیانی وەکو دەوڵەت باشە خۆ کاتە سیاست و حیزباتی وەکو ئێستا بۆ نمونە یعنی زۆر بوو لەناو کۆمەڵگەی ئێمەیە بڵێ خۆی ئەوەی کە ئەوە نووسراوەتەوە کاریگەری دۆخی سیاسی ئەو سەردەمە بووە کە بە تایبەتی ئەگەر خۆمان بزانین ئەو سەردەمە سەردەمی نەش ئەو برەوی کۆمەڵی ڕنجدەران بووە کە بە تایبەتی لە هەڵەبجە و سلێمانی و ئەوانە لە هەموو کوچە و کۆڵانەکە تانوپۆی هەبووە و ئێمەش مناڵانی ئەو سەردەمە بڵێ کاریگەری ئەو دۆخە سیاسیە بۆ مناڵانی ئەو سەردەمە یا بڵین کوڕی پورەکەم کە لە ئێمە گەورەتر بووە بە کۆمەڵی خەڵکو پەیوەست بۆ کە لەنا ئەو ڕێخستانە کاریان کردووە کاریگەری ئەوان لەسەر ئەو ئەویش کاریگەرەکەی هێنابوو لەسەر ئێمە جۆر لە جۆرەکان جێبەجێ کردووە ئەگەر ڕێگەم بن یەکێک لەو کارانی کە لە ناو ئەو ڕێخستنی حیزبیا کردومانە ئەوەیە کە ئێمە چالاکیمان ئەنجاماوە چۆن کاتی خۆی جۆمالیە بۆ پێشمەرگەیەن لە فلانە سەربازگا و لە فلانە ڕەبیعەیەن ئێمە شتمانە حیزبێکی نەبێت چالاکیمان هەبێت چالاکیەکەی ئێمە ئەوە بۆ چوین زەرفی کاغزمان هێناوە خۆڵ و ڕەشایی تایی نەورۆز و ئانەمان کۆ کردوەوە چون لە شوێنێکا کەمینمان داناوە سکرتێری حیزب بتوێتی یەکەم کەس هەرکەس لەو کۆڵانەوە هات بەم هینە لێئێن بەم بزەرفە خۆڵانە لێئێن تجارێکیان خزمێکی خۆمان هات کە ناوی مامەفایق بوو مامەفایق کەوتە ناو کەمینەکەمان سکرتێری حیزب کە لە دوورە ئیشارەتی کرد مامفایقمان داگرتۆ بە زەرفە خۆڵ و تەپ و تۆزەکە کەس مامفایقی نەناسیەوە بەڵام مامفایق زانی کە ئەوە ئێمەین ئەو کارەکەین لەبەرەوەی لە سەربانی ماڵی باپیر و داپیرمان ئەو کارەمان کرد هەر بەسەر و سەکوڵاتی تۆزاوی خۆی کرد بە ماڵی باپیر ماوشکاتی لە ئێمە کرد و ئێمەش وەکو مناڵی هەڵهاتین لە ماڵەوە زۆر باشە دیارە نووسینی ڕۆژگاری من بەشێکە لە دۆخی ژیانی منداڵانی ڕابردوو کە زۆر جیاوازە لە ژیانی ئێستای منداڵ ئێمە شتێکی ئۆتۆمان نەماوە ئەگەر کاگیدایەت خۆش شتێکماوە زیادەی پێ بکەیت لە خزمەتای من کۆتاشت کە بێڵێم یعنی ئەوەیە کە من ئەو کتێبە داهاتەکەیم پێشکەش کردو بە فێرگەی مۆسیکی شنوێ لە هەڵەبجە چەندانتان لێ چاپ کردووە 500 نوسخەی لێ چاپ کراوە پێشکەشم کردو بە فێرگەی مۆسیکی شنوێ لە هەڵەبجە کە لە هەڵەبجە مامۆستا ئازاد ساڵح و عادل حەسەن وەکو دوو کەس خریکن مناڵان فێری مۆسیکەکەن و خەڵکیان پرسیوم ئایا داهاتی ئەو کتێبە یا سەرچاوی ئەو کتێبە کەسێک پێوا بێ بەرپرسێک سەرمایەدارێک لە پشتی بووە بۆیە من داهاتەکەیم بۆ فێرگەیە بەڵام من تو منە داهاتی ئەو کتێبە وەکو کرێکارێک لە وڵاتی دانیمارکەی شەکەم بەو دەسانە پەیام کردووە بەڵام ئامادەم ئەگەر کەسێک داهاتەکەی خۆیەکە بە vێلە و ئەیکا بە کۆمەڵێشت من ئامادەم بەشێکی بچکۆلە لەو داهاتی بە کرێکاری پێیەکەم بیخەمە خزمەتی مناڵان لە هەڵەبجە و هیوادارم کەسانی کەش ئەم کارە بکەن لە کۆتاییشە سوپاسی ئێوە ئەەکەم کە
ئەم کتێبە و منتان بەسەر کردەوە دەستان خۆش بێ و هیوادارم ئێوە شەنە خۆشیان سپاس بۆ بەڕێزیدایەتی مەلعالی نووسەری کتێبی ڕۆژگاری من زۆر سپاس بۆ ئامادەبوونێت خۆشحاڵ بووین. سپاس. بینەرانی عزیز دەچینە لای راپۆرتێکی سامان لە هەڵەبجەشێدا کە دوێنێ پێرێ فیستیڤاڵی هەڵدانی باڵۆن و شەڕاوی مناڵان بوو لە باخی گشتی راپۆرتێکی بۆ ئامادەکردین سامان فەتا بە پێکەوە بینەری بین. بە ناونیشانی ڕۆژە گەرمەکان بە قاقا بەڕێ دەکەین بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری شارەکە بۆ یەکەم جار لە ئاڵەبجە فستیڤاڵی هەڵدانی باڵۆن و شەڕاوی بۆ مناڵان ئەنجامدا. ئێمە وەک بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و نەر لە هەڵەبجە پێمان خۆش بوو چالاکێکی لەم جۆرە بۆ مناڵانی هەدەفەری هەڵەبجە ساز بکەین کە ئەوانیش وەکو مناڵانی شارەکانی کە بێبەش نەبن لەم جۆرە چالاکیانە بەتەمایل ئەم چالاکیانەش پێین بە کولتورێک و ساڵانە لە هەڵەبجە ئەم چالاکیانە دووبارە بکەینەوە. فستیڤالە زۆر خۆشە هیوادارم ساڵانە بۆ منداڵان کرێتەوە تا لە گەرمای هاوین ڕزگارمان بێت و هەموو کەس زیاتر بۆ گەورەکان هیچ ئارەزومەندن لەم فستیڤالەدا. هیوادارم هەموو ساڵێکم فستیڤالە بکرێت و لە هەموو شارەکان نەک شاری هەڵەبجە و هەموو هاوڕێکانمان و هەموو خەڵکی هەڵەبجە بەشدار بن لە فستیڤالە و کەسێکی خۆش بەسەر بەر. فستیڤالە زۆر بەنامە خۆش بوو اینجا کوم بەشداریشم کرد لەوەی کە باڵۆن هەڵدانەکە و هیوادارم هەموو ساڵێ ئەمە بە ئەم فستیڤالە بەڕێوە بچێ چونکە ڕۆژە گەرمەکان بە قاقا پێکەنین بەسەرچوو زۆر دڵخۆش بووم کە ئەمڕۆ ئەم فستیڤالە ساز کرا. ژمارەیەکی زۆر لە مناڵانی شارەکە بەشداری فستیڤاڵی هەڵدانی باڵۆن و شەڕاویان کردو و دڵخۆش بوون. چەند ساتێک لەگەڵ هاوڕەکانیان بیریان لە لای گەرمایاوین نەما بۆیە داواکارن ساڵانە ئەو جۆرە چالاکیانە بەردەوام بێت. سامان فەتاح تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ هەڵەبجە. بەڕێوەبەرایەتی کشتتوکاڵی چەمچەماڵ وەک ڕێز لێنانێک بۆ ئەرک و ماندووبوونی چەند فەرمانبەرێکی خانەنشینی مەراسیمێکیان بۆ سازکردوون کە لەم بارەوە لەو مەراسیمەدا خەڵاتی ڕێزلێنانیان پێبەخشیون کە پەیامنێرمان جەلال جەباری لەم بارەوە راپۆرتێکی بۆ ئامادە کردوین فەرموون با پێکەوە بینەری بین. وەک پێزانینێک لە پای هەوڵ و خزمەتەکانیان لە ماوەکانی ڕابردوودا بەڕێوەبەرایەتی کشتتوکاڵی چەمچەماڵە هەنجێکی ڕێزلێنان و پێدانی دەستخۆشی بۆ 26 فەرمانبەری خانەنشینکراوی سنووری بەڕێوەبەرایەتیەکەیان ساز کرد. فەرمانبەرانی خانەنشینکراوی شوێڕای ئەوەی دڵخۆش بوون بە مەراسیمەکە هاوکات داواکاریش بوون لە حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان ئاوڕی جددی لە ژیان و گوزەرانی خانەنشینان بدەنەوە و موچە و شایسەدارایەکانیان لە کاتی خۆیدا پێ بدرێت و چیتر دەستیان پێ نەکرێت. زۆر پێخۆشحاڵم بم مەراسیمەی کە ئەمڕۆ کاکشایسا و جەماعەت بۆ ئێمەیان کردووە زۆر مەمنونیانن. دوای چەند ساڵێکی زۆر ئێمە لە هەفتەهۆشتەوە تاعین بووین تا ئێستا حالی حاضر خزمەتێکمان کردووە بەم گەل و نیشتمانە 43 ساڵ و 1 مانگمە بوو. والله ئیتر ئەگەر ئاگای لێمان ئێمە زۆر مەمنونی بەڕاستی معاشەکەش ئەوەنە نییە کە باسی بکەین خانیشەکەمان دوای 43 ساڵ وڵی معاشەکەمان کەمە ئەگەر لە کاتا بدرێت زۆر شتێکی چاکە زۆر بێ قسوورە بەڵام وڵایی ئێستا بەڕاستی لە کاتا نادرێت. بەڵێ من لە ساڵی 1970 دەست بەکار بووم هەتاکو 1/7/2009 واتە 40 ساڵ خزمەتی ئەم شارەم کردووە. بەڵێ هەر لە کشتتوکاڵە بوومە یەکەمین تەعین بوون لە ئاغجەلەر بووە. بەڕاستی ئێمە خانەنشینی ئێمە پلەکانمان و وەزیفەکانمان زۆر کەمترە
شوێنەکانی تر بە تایبەتی لە بەغاو لەش بە دێمە 350 زەمن بە 900 تەقاوەتە بەڵام لە حکومەتی بەغا بە ملیۆنێک و 250 تەقاوت بێ ئەم فەرقانە هیوادارێن حکومەتی هەرێم ڕاستی بکاتەوە لەگەڵ حکومەتی عێراقیە. بەڕێوبەری کشتتوکاڵی چەمچەماڵیش دەڵێت ئامانج و مەبەستیان لە سازکردنی ئاهەنگەکە بەرزنرخاندنی هەوڵ و ماندووبوونەکانی ئەو فەرمانبەرانەیە لە ماوەی کارکردنیاندا. ئاماژەی بەوەش کرد پێویستە لەسەر کابینەی نوێمی حکوومەتی هەرێم ئاوڕی زیاتر لە ژیان و گوزەرانی خانە نشینان بداتەوە. خۆشبەختانە لێرە کەشێکی وامان بوویان ڕەخسان کە مای سەربەزی و شانازی ئەو خزمەت و ئەو هیلاک و ماندووبوونی ئەوان بێکە چەند ساڵێکە تێدەکۆشن لەم بواری خزمەتکردنە و هیوادارین لە پاش خانشین بوونیان حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستان ئەو پرۆژەی چاکسازی کە بەدەستیانەوەیە بچێتە بوای جێبەجێکردن و ئاوڕێکی جدی لە خانیشتینانی کوردستان بدەن لەبەر ئەوەی لەم کاتەدا خانیشان توێژێکی زۆر مەغدورن و توێژێکن کە بە کولەمەرجی دەژین. چینی خانە نشینکراوان لە زۆربەی وڵاتانی جیهانە و چینەن کە هەوڵ و ماندووبوونەکانیان بەرز دەنرخێنرێت و خزمەتێکی تایبەت دەکرێن. بەڵام لە هەرێمی کوردستان بەهۆی سیاسەتی هەڵەی حیزبە دەسەڵاتدارەکانەوە لە ماوەکانی ڕابردوودا ئەم چینێش وەکو سەرجەم چینەکانی دیکەی کۆمەڵگا پشتگوێ خراون و ژیانێکی سەخت بەڕێ دەکەن. زۆر جاریش چەند ڕۆژێک لە بەردەم دەرگای بانکەکاندا دەمێننەوە بۆ وەرگرتنی موچە و شای سەدارایەکانیان کە مافیەکی سەرەتایی خۆیانە. جەلال جەباری تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ چەمچەماڵ. بینەرانی عزیز دەچینە لای بڕگەی لەگەڵ پەیامنێرانمان دەچینە هەڵەبجە و سامان فەتاحمان لەگەڵایە. سامان سڵاوی خوار لێبێت ئەگەر پێمان بڵێ ئەمڕۆ لە پارێزگای هەڵەبجە چیە گوزارێت؟ بەڵێ کاک جەلال سڵاوتان لەوێ سڵاو لە بینرانی کەناڵی ئاسمانی پەیام بێت. دیارە من ئێستا لە نووسینگەی پەرلەمانی کوردستانم لە هەڵەبجە وەک دەبینن بەربژێرەکانی لایەنەکان بۆ ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە هاتوونەتە نووسینگەی پەرلەمانی کوردستان بۆ ئەوەی کە لە نزیکەوە یاداشت ئاڕاستەی نووسینگەی پەرلەمانی کوردستان بکەن بۆ ئەوەی کە ئەنجومەنی پارێزگا پێک بێت. وەک دەبینن ئێستا ئەندامانی ئەنجومەنی پارێزگاوانی کە بەربژێرراون لایەنەکانەوە هاتوونێتە نووسینگەی پەرلەمانی کوردستان بۆی کە یاداشت ئاڕاستەی نووسینگەی پەرلەمانی کوردستان بکەن بۆی کە بە زووترین کات فشار دروستکەن بۆی کە لایەنەکان کۆبنەوە. من ئێستا چمە لای مامۆستا تۆفیق ئاماژتان چیە لەم کۆبوونەوە؟ بەڵێ ئامانجمان بە دەستچوونی بۆ یاساکانی پەرلەمان کە لە 5 دوای 2015 دەرچووە. مانەوەی پەرلەمانی کوردستان بە دواداچوون بۆ یاسایە بکات و داوا لە ئەنجومەنی وەزیران بکات بچن بە دوای ئەو بەرهاوی یاسایی کە بۆ ئەنجومەنی پارێزگای هەڵەبجەیان دەرچووەندووە. هەموو لایەنەکان لێرن هەموو لایەنەکان لێ بەس یەکێتی نیشتمانی لێرەنی ئەویش وتیان کارێکمان بۆ هاتوێتە پێشەوە ئێوە نوێنەری ئێمە بن هەر بڕیارێک بدەن. چی بە نووسینگەی پەرلەمانی هەڵەبجە بڵێن؟ بەڵێ ئەمانوێت نووسینگەی پەرلەمان بە مەهامی کاری خۆی کە چاودێریکردن بۆ دواداچوونی بۆ بڕیارەکانی یاسای خۆی بۆ دواداچوون بکات بۆ ئەو بڕیارانە و داوا بکات لە پارێزگار کەوا کۆبوونەوەیەک بۆ لایەنەکانی پارێزگا بچکەن بۆ ئەوەی ڕێکەوتێکی تازە لەسەر ئەو بڕیارە بکەن. هیچ گەشتبێنن بۆی کە نووسینگەی پەرلەمان بەداداچوون بکات بە دڵنیایی گەشتبینی بۆ نووسینگەی پەرلەمان کە بەداداچوون بکات بە دڵسۆزانە و هەروەها ئێمە سەردانی لایەنەکانیشمان کردووە هەم بەرپرسی مەڵبەندی نوێی شارە زۆر هەم بەرپرسی لقی دوانزەی پارتی ئیجابەتی باشیان هەبوو بە دەموچوونی باشیان هەبێت چونکە گۆڕانکاری زۆرفەکە گۆڕاوە دۆخێکی تازە هاتووەتەیە ناوە ئومێد دەکەین کە ئینشاءڵڵا بەرهەمی هەبێ. بەڵێ تەنیا سەرچنە ڕەحمەت لێرەیە وەکو ئەندامی پەرلەمانی کوردستان کە من پێم خۆشە لێرەوە گفتوگوی لەگەڵا بکەم حەزم دەبێت سەرچنەخان بێنە ئێرەوە سوپاسانەکەم بزانم ئێوە وەکو ئەندامی پەرلەمانی کوردستان چۆن هەوڵەدەن لەوەی کە یاداشتی ئەندامانی ئەنجومەن بگێنن هەوڵ بدەن بۆ کۆبوونەوەی لایەنەکان لە هەڵەبجە.
بەڵێ ئێمە ئەمڕۆ لە نووسنگی پارلەمان نووسنگی هەڵەبجێ پەرلەمانی کوردستان نوێنەر لایەنە سیاسەکان سەرجەمیان هاتوون کاندیدەکانیان سەبارەت بە پرسی ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە لەبەرەوەی کە لە ساڵی 2015 یاسای بۆ دەرچووە بە یاسای ژمارەیەکی ساڵی 2015 کە دەبوایە پارێزگای هەڵەبجە وەکو سەرجەم پارێزگاکانی تر ئەنجومەنی هەبوایە کە ئێستیسناکراوە بۆ یاسای ژمارە 3 ساڵی 2009 بەبێ ئەوەی هەڵبژاردننی بۆ بکرێ بە تەعیندا بنێت و وەسەڵاحێتی ئەنجومەنی وەزیرانەکە ئەو کارڕاییە بکات بەڵام تا ئێستا پارێزگای هەڵەبجە ئەو یاسایی ئەو ئەنجومەنەی نییە و ئێستا هەوڵی جدی لەسەر ئەوەیە کە یاساکە وەکو پەرلەمان هەیە بەڵام ئێستر ئەبێ پەرلەمان ئەوان یاداشتێکیان هێناوە کە پەرلەمان بە ڕۆڵ چاودێری خۆی هەستێت و ئەو یاداشتە بگەین لە سەرۆکایەتی پەرلەمان و بە دوواداچوو بکات سەرۆکایەتی پەرلەمانش لەگەڵ ئەنجومەنی وەزیرانە بۆ جێبەجێکردنی ئەو بورگەی دوی یاسای ژمارەیەکی ساڵی 2015 خان پەرلەمان خۆی یاسای ئەنجومەنی پارێزگاکانی پەسەنگە بە تایبەتی هەڵەبجەش بۆی کە دابمەزر تاکو ئێستا بۆچی پەرلەمان ئەم ئەنجومەنی پێگنەیە ناویان بە دوواداچوونی بۆ یاساکە خۆی نەکردو لەوەدا بۆچی کەم تەرخەم بۆ بەڵێ خۆی مووی ناگەڕێتەوە بۆ پەرلەمان جزئێکی گەڕێتەوە بۆ تەوافقی لایەنە سیاسیەکان وەکو من گوێبیستی قسەکانیان بوو تا ئێستا نەگەشتووەتە ئەو تەوافقە سیاسیە و ئەکرێ ئێستا ئەوانەی کە پێشتر ڕوویاوە وازی لێ بهێنێت و دیسانەوە تەوافقێکی لایەنە سیاسیەکان دروست بێتەوە جارێکی تر نووسرا بکرێتەوە بۆ ئەو ناوی کاندیدەکان بنێرێتەوە بۆ ئەنجومەنی وەزیران و ئەنجومەنی وەزیران بڕیاریان بۆ دەرکا بە دامەزراندنی. مەڵەکاک زێنال دیارە پاش کەمێکی تر لە کۆنگرێکی ڕۆژنامەنووسیدا زانیاری ورتر بخرێتە ڕوو و نوێنەر هەموو لایەنەکان لێرن و هەوڵی تازایە بۆ ئەوەی کە لایەنەکان هاتوونەتە پێش بۆ ئەوەی کە ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە پێک بێت و بێت بە چاودێرێک بەسەر زۆر باشە سپاس بۆ پەیامنێرمان سامان فەتاح کە لە شاری هەڵەبجەوە لەگەڵمانە بووی سپاس بۆ زانیاریەکانت. ڕێکخراوی قوتابیانی کوردستان ماوەی 16 ساڵە کار و چالاکیەکانی خۆی دەست پێ کردووە لە ناوەندەکانی خوێندن بەڵام ئەم ڕێکخراوە چەندها چالاکی لە ناو ناوەندەکانی خوێندندا نییە لە ناو قوتابخانەکانی سەرەتایی و ناوەندی و دواناوەندی یاخۆت زانکۆ پەیمانەکان بەڵکو لە بینا و شوێنە تایبەتەکانی خۆیدا چەندین چالاکی جۆراوجۆر پرۆژە و پلانی هەیە کە دوجار خزمەتکردنە بە نەوەی خوێندکار یا بەجیلی خوێندکار کە بەتایبەت لە وەرزەکانی پشودا راپۆرتێکمان ئامادەیە لەو بارەیەوە پێکەوە بینەری دەبین و لە دوای راپۆرتەکە دەچینە سەر قسە و گفتوگوی زیاتر لەسەرەوەی کە ڕێکخراوی قوتابیانی کوردستان چی کردووە. کار و چالاکیەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان هەر چوار وەرزەکە بەردەوامە وەرزی هاوین کە وەرزی پشووی قوتابیان و خوێندکارانە لە دەوامی فەرمی خوێندن لەق و ناوەندەکانی ڕێکخراوی قوتابیان سەرقاڵی کار و چالاکی جۆراوجۆرن لە شاری سلێمانی کە دوو لقی ناوەندەکەی لێیە ئەویش ناوەندی زانکۆ و ئامادەیەکانە کۆمەڵێک چالاکی جۆراوجۆر بەڕێوە دەچێت لە چوارچێوەیە و چالاکێنشدا پلی سەرکەوتن کە بۆ قوتابیانی قۆناغی 12 ئامادەیە و پلی فریاگوزاری سەرەتایی و خولی بەرەولووتکە کە بۆ منداڵانە و گروپی سەدا بۆ وشیاری یاسایی و چەندان خول و پرۆژەی دیکە بە گوتەی بەشداربووانی ئەم خولانە سوودێکی زۆری دەبێت لە ڕووی زانستی معرفیەوە بۆ خوێندکاران بەرپرسان و بەڕێوەبەرانی چالاکیەکانیش جەخت لەوە دەکەنەوە هەموو ئەم کارانە لە پێناو خزمەتکردنی خوێندکارانە و بەرەوپێشبردننی ئاستی زانستیان. بینی لەسەر جادە لە شەقامەکان چۆن ئێمە بتوانین فێرس ئەیدی بۆ بکەین لە سای ئەم ڕێکخراوە ڕێکخراوی قوتابیان توانیمان لەلایەن مامۆستا سەرکەوتەوە و چەندوانەیەکی زۆر باش فێر بین دەربارەی فێرس ئەید زۆر باش بوو. بەڵام سەرەتا زۆر دەستخۆشی لە ڕێکخراوی قوتابیانی کوردستان کەم وەکو ئەم دەرفەتەی بە ئێمە و ئێوەش بەخشی و ئەم دەرفەتە بەڕاستی زۆر باش بوو چکە لەم کۆرسا شتی زۆر باش فێرکراین بە تایبەتی دەستخۆشی لە مامۆستا سەرکەوتەکەم چکە شتەکانی بە شێوەیەکی زۆر زانستیانە فێرکردین شتەکان زانستیانە بوون شتەکان شتی نوێی فێرکردین زۆر تەلەبە هەیە لە کاتی بە تایبەتی بەشە پزیشکیەکان بازەکەم لە کاتی وانەوتنەوەی خۆمانە زۆر ئیتیمام ناخێنە سەر دەرزەکانمان لەبەر نەبوونی کاتە نەجار معاناتی تر دێ بەزێسە لەم کۆرسەیە چکە خۆمان گرنگیشمان پێ مامۆستاکە باش شەرحی کرد توانیمان زۆر شتی تر فێربین هەنێک شت هەبوو لەو کاتەیە گرنگیمان پێ نابوو ئێستا ئیسفادی چاکمان لێ کرد و فێر بووین. من وەکو فێرخوازێک کە بەشدار بووم لە خولی سەرکەوتن کە خولێکی بەهێزکردنی پۆلی 12ەیە ئیسفادەیەکی زۆر باشم بینیەوە لە مامۆستاکانمان کە هەمویان مامۆستایی ئازبەرز و ئەزموندارن چه ئەزمونیان لە ئامادەیە نمونەیەکانیان لە خولە نمونەیەکانە هەبێت و ئاستی هەمویان زۆر بەرزە و ئیسفادەیەکی باشیان لێ یەکەین.
ڕێکخراوی قوتابیانی کوردستان ڕێکخراوێکی مەدەنی جەماوەری پیشەیە و بە دروشمی زانست پەروەردە نوێگەری لە ساڵی 2023ەوە واتە 16 ساڵە چالاکیەکانی خۆی ئەنجام دەدات و ساڵانە هەزاران قوتابی لێی بەهرەمەند دەبن. بەپێی دوایین ئاماریش کە سکرتارەتی ڕێکخراوی قوتابیان ئامادەی کردووە تەنها لە ساڵی 2018دا زیاتر لە 40,000 قوتابی سوودمەند بوون. لە ئێستادا ئەم ڕێکخراوە خاوەنی 17 ناوەند و 120 لەقە لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان. تەبەرم کولە خوری فێرزەید بوو، خوری فریاکەوتنی خێرا کە ڕێکخراوی تەنوسکارانی کوردستان لەقی سلێمانی بە هاوکاری ڕێکخراوی قوتابیانی کوردستان ناوەندی زانکۆ پەیمانگاکان کردمانەوە. ئەم کولە کولێکی نمونەییە، ئێمە گەڕاوین بەڕاستی باشترین مەنهەج گەڕاوین دامانناوە. ئەم مەنهەجە کە دامانناوە جیاوازی لەگەڵ مەنهەجانی کە لە دەورات و خولی تراوترێتەوە مەنهەجەکە لەوایە کە تازەترین مەنهەجمان هەڵبژاردووە وە خولەکەش ئێمە بە شێوەی کردداری و بە شێوەی نەزەری وتمانێتەوە. ئێمە وەکو ناوەندی زانکۆ پەیمانگاکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان کە زیاتر ئیشەکانمان تەرکیزی سخسوە سەر خوێندکارانی زانکۆ پەیمانگاکان واتە بەڕێژەیەکی زۆرتر ئیش بۆ بەرەو پێشبرزنی لایەنی زانستی معرفی خوێندکارانی زانکۆ پەیمانگاکانەکەین. ئیشەکانمان خودی ئیشەکان لە زانکۆ پەیمانگاکانە لە کاتی بوونی دەوامە و لە هاوینانی شایەتەوە ناو ڕێکخراو کاتی دەوام بەبوونی هەناستی مینرات و خول کە سوودی هەبێت بۆ اختصاسی و خوێندکارە و بەشەکەی لێرە بەشداری ئەەکەن و چالاکی گەورەمان هەبوو لە ناو زانکۆکانە وەکو لە ڕۆژی جیهانی باڵاپۆشیە دابشکردنی گوڵ و سەرپۆش بەسەر ئەو خوێندکارانی کە لە ناو زانکۆکانە باڵاپۆشین. هەموو خوێندکارێک لە خولی سەرکەوتن بەشدارم کە ئەم ڕێکخراوە لەلایەن ڕێکخراوی قوتابیانەوە کراوەتەوە کە بۆ تەواوبوونی یان بۆ مەنهەجی پۆلی 12 کە مامۆستاکانی لە ئەسێکی زۆر بەرزان و مندا لە قوتابیانەکەم یان خوێندکاران کە ئەم ساڵە پۆلی 12 هەنا بەرنەبەر پەیمانگاکان یان دەورەکان بۆ زیاتر یعنی فێربوونی زمان بێ یان بۆ مەنهەج تەواوکردن بێ چکە بەڕاستی سوودێکی زۆر باشە. بینەرانی عزیز و خۆشەویست وەک پێشتر ئاماژەمان پێکرد کاتەوەری دووەمان تایبەتە بەو کار و پرۆژە خزمەتگوزاریانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان با میوانداری زۆر بەڕێز دکتۆر بێسوون حەمەدساڵح سکرتێری ڕێکخراوی قوتابیانی کوردستان قسە و گفتوگۆی زیاتر دەکەین کاکتۆر زۆر بەخێر بێت. ئەگەر پێمان بڵێیت گرنگترین پرۆژە و خزمەتگوزاریەکانتان بۆ قوتابیان بەدەر لە خولی سەرکەوتن کە ئەمەش بەڕاستی پرۆژێکی زۆر ناوازەیە و ئەزانین کە خزمەتی زۆری بە قوتابیان گەیاندووە کە بەرنامەیەکی تایبەتیشمان لەسەر کرد بەڵام بەدەر لەم خولی سەرکەوتنە ئێوە پرۆژەی چیترتان هەیە کە زۆر گرنگ بێت و خزمەت بە قوتابیان بکەن؟ بەڵێ بەناوی خۆی بەخشندەی میرەبان سڵاوم بۆ جەنابتان و بۆ هاوکارانی بەڕێزیشتان. لێرەشەوە سپاس و دەستخۆشیم بۆ تەواوی کادیر و ئەندامانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە تەواوی شار و شارۆچەکان و ناوەند دولەقەکاندا. دیارە ئێمە ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە کۆی پرۆژەکەما خولی سەرکەوتن یەکێکیانە کە ئەوە سپاس بۆ جەنابتان لێرە و لە هەولێر و لە شوێنەکانی تریش قسەتان لەسەر کرد. بەڵام ئێمە لەو لە کاتێک 11/2023 ناوەکانی ناوی ڕێکخراوی قوتابیانی کوردستانمان هەڵبژارد لەو کاتە تاوەکو ئێستا لەژێر ناوی ڕێکخراوی قوتابیان کارمان کردو کۆمەڵێکی زۆر پرۆژەمان هەیە. پرۆژەکان توانم بڵێم سەرمەشقی هەموو ئەو پرۆژانن کە ئێستا هەن. بۆ نمونە ئێمە لەو کاتەی هاتین بەبێ بەرامبەر بۆ ئەوەی کە قوتابی و خوێندکار تەنیا ماندووبوونی بە هەدەر نەچێ هاتین پرۆژەیەکمان ڕاگەیان پرۆژەی هاوکاریکردنی قوتابی و خوێندکار بۆ ئەوەی کە فۆرمیان بۆ پڕکەینەوە لە زانکۆ پەیمانگاکان. دوای ئەوە پرۆژەیەکمان ڕاگەیان پرۆژەی هاوڕێیانی بیلال. پڕکردنەوەی ئەم فۆرمە لێرەیە ڕاتەگرم بەبێ بەرامبەر بۆ خوێندکارانی پڕەکەنەوەیانەوەی پارەیەکی کەمیان لێ وەرەگرن. ئێمە تقریبا 12 ساڵە ئەو پرۆژەیەمان بەردەوامە یەک ساڵ بڕێک پارەی کەممان وەرگرتووە ئەویش کاتێک سیستەمەکە گۆڕە ژمارەیەکی زۆر ئەوراقی تێدا سەرفە بێەوە کاتەکەی زۆرە بێک جاران بۆ نمونە لە وەرەقەیەکە فەرمێکت پڕەکردەوە بە ماوەی چەند دقیقەیەک تەواو بوو بەبێ ئەوەی هیچ وەرەقەیەکی تر سەرفکەی بەڵام ئێستا پرینتەر سەرفە بێ بۆ نمونە ئەبێت 14 ڕۆژ لە بەیانی تا ئێوارە بۆی دابنیشێت
و ستافێکی تێدا بەشدارە بێ ئەم ستافە پێویستی بە مەسروفاتەوە هەروەها مەسروفاتی ڕۆژانەمانە بۆیە هاتوین بڕێکی کەم پارەمان وەرگرتووە بە ئارەزوومەندانە لە قوتابی خوێندکار نەک بە توانای خۆی بەڵێ پێمان وتووە نەتوانی شتێک بدەیت بۆ هاوکاریکردنی ئیشەکە ئەویش نەک لە هەموو شوێنەکان ناوت ئێمە لە 14 شوێن ئەم پرۆژەیە بەڕێە بین لە دوو شوێن پارەمان وەرگرتووە کە هەولێر و سلێمانی ئەم دوو شوێنش زیاتر مەسروفاتەکە لەوێ بۆ چونکە کرێتەکسی و دووری شوێنەکان و هەبوونی کارەبا و گرتنی هۆڵ و ئەم شتانە بۆ کارەکەی بۆ بە پارە وەرگرتنە جینا لە هەموو شوێنەکان بەبێ بەرامبەرە و هەندێک جاریش هاوکاری قوتابی خوێندکار کرا بۆ نمونە ساڵی پێراریان 2 ساڵ لەمە پێش قوتابیەگاتە لای من نمرەیەکی بەدەستێنابوو کە بۆ کۆلێژی پزیشکی ئەبوو بەس بەدەر لە سلێمانی لە دەرەوەی شاری سلێمانی من هاتم بانگم کرد لە لای خۆمتم کۆلێژی پزیشکیت بۆ نووسم وتی مامۆستا من ناتوانم بچمە کۆلێژی پزیشکی وتم بۆ ناتوانانی وتی چونکە لەوێ کرێپاسی تێکەوێ من ناتوانم کرێپاس بدەم وتم تەلەبەیە بوو وتم من بۆتە نووسم ئەگەر کرێپا لە دەرەوە وەرگیرایتەوە هەموو کرێپاس و مەسروف و عایدی ئێمە سپاس بۆ خوا بۆمان نووسی وەرگیرا ئەو ساڵی 2 پوین دابەزی ئەو هەر لە سلێمانیش ناوێتەوە بۆیە ئەمانشمان کردو قوتابی هەیە هانماندا بڕۆ کۆلێژێکی بەرزتر لە دووهۆک بخوێنە لە سۆران لە گرمیان لە خانەقین لە کەلار لە شوێنە دوورەکان بۆ ئەوەی کە پێمان وتووە تمۆحمان خستوتە بەردەمی ئێمە هاوکار تبین ئێمە پشتیوان تبین هاوکاری مادی معنەوی لەوێت لە بارێگاکانمان لە خزمەت تبین بۆیە ئەمانش ئەتوانین شانازی پێوە بکەین کە ئێستا ژمارەیەکی زۆر خەڵک هەیە کە بەم پشتیوانی ئێمە بەم هاندانی ئێمە چوەتە شوێنەکانەوە نمرەی بەرزیە بووە و کۆلێژی بەرزی بەهێناوەتە ێستا خزمەتەکە زۆر باشە بەدەر لەم پرۆژانی کە باسی کردەگەر پرۆژەی کەتان هەبێ ئاماژەی پێ بدەیت بەڵێ من قسە پێشەوەی ئەو پرۆژە بڵێم یعنی شانازیەکە نێمە ڕێکخراوی قوتابیانی کوردستان ئێستا دام و دەستگا نییە لە هەرێمی کوردستان کادیرێ دوان سیان 4 5 زیاتر کەمتری ئێمەی تێدانەبێ هی حکومی کەرتی حکومی و کەرتی تایبەتیش هەموو ئەمانە مای شانازی ئێمەیە لە ڕێکخراوی قوتابیانی کوردستان چونکە کارمان کردو بە بێت جیاوازی بۆ هەمووان و خزمەتیشمان بۆ هەمووان بۆ وڵات بۆ نیشتیمان بووە پرۆژەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان یەکێک لە شاکارە پرۆژەکانمان دۆستانی محەممەدە دریتی خوای لەسەر بێ پرۆژەی سمبولی نورە و هەروە پرۆژەی ڕێگای زانکۆمان هەیە پرۆژەی پێگەیاندنی سەرکردەمان هەیە پرۆژەی لاوی پێشنگمان هەیە پرۆژەی ئێستا سەرابی ئەم پرۆژانێکە بەڕێزت باسییانەکەی وەکو پرۆژەی دۆستانی محەممەد سمبولی نور ئایا ئەمانە سوود بە قوتابیان نەگەێنن کێوە ئەم پرۆژانە ڕاگەن بۆ نمونە ئێستا پرۆژەی سمبولی نور من پێم وایە ئەمە زیاتر ئەگەر خوشکان بەم ئەرکە هەستن باشترە یان ئەبێ هەماهەنگێکتان هەبێ لەگەڵیان وەک ڕێکخراوی پێ دوانیە بە خۆخەریکردن بەم پرۆژانەوە ئێوە لە ناوەندەکانی خوێندن دوور بکەونەوە ئێمە هەموو کارەکانمان بە هاوکاری لایانی پەیوەندیدارە بە کارەکان بۆ نمونە ئێمە لە پرۆژەی سمبولی نورە ڕاستە پەیوەندیدارە بە خوشکان بۆ نمونە بە ڕێکخراوێکی ئافرەتانە بەڵام ئێمە کارەکانمان هەمووی لە ناو زانکۆ پەیمانگەکانە و لە ڕێ ئەم پرۆژانەمانەوە خەڵکی دێت بۆ نمونە ئێمە پێمان وایە یەکێک لە دوورکە بەڵامجار ئەمانە تەنها چەند خوشکێکن و باڵاپۆش بوون کەواتەوە زیاتر ئەبێ سوود و قازانج بە خوێندکاران بە باسی سوود و قازانجش بە خوێندکاران کەین ئێمە خوێندکارمان هەیە لە کۆلێژی شەریعەیە بۆ نمونە تاوەکو کۆلێژی تەواوەکان نازانێت کۆمەڵە شتی تایبەتی خۆی نمرەکانی خۆی نازانێت ینی ئەو وانانی تێدا خوێنێ هاتوین لە ڕێم پرۆژانەمانەوە ئێمە ڕۆیشتوینەتە ناو زانکۆ پەیمانگەکان خۆمان ناساندە بەکوی خوێندکار و قوتابی لە زانکۆ پەیمانگەکان بۆیە خوێندکارێکی بەڕێزی باڵاپۆش کە باڵاپۆشی هەڵە بژێرێ لە ناو زانکۆ پەیمانگەکان کە بە هۆکاری ئەندامەکانی ئێمە یان هاوکاری بە ئەوەی کە هانیان داون ئەندامەکانی ئێمە دوای ئەم باڵاپۆشیە یان پێش ئەم باڵاپۆشیش لە راپۆرتەکەی بەڕێستان دەرکەوت ماڵەکەی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بێ جیاوازیە هەتا تەنانەت باڵاپۆشەکان ناگرێتەوە بەڵکۆوانی کە لەم وڵاتە هاوڵاتی هەرێمی کوردستان دەروی هەرێمی کوردستان بن بێن تەقە لە دەرگاکانی ئێمە بدەن دەرگاکانی ئێمە ئۆتۆماتیکی خۆیەکرێتەوە بۆیان بەبێ ئەوەی هیچ جیاوازیە بکەین لەمان نمونەشمان زۆرن لە ڕێگەی زانکۆ نمونە گەلی زۆرمان هەیە کە ئەتوانین باسی بکەین بەڵام ئێمە وەک ڕێکخراوێکی قوتابی خوێندکاری دوو ئامانجمان هەیە ئامانجیمان بەرزکردنەوەی ئاستی زانستی
قوتابی و خوێنکار و ئاستی ڕۆشنبیری قوتابی و خوێنکارە. ڕۆشنبیری لە لای ئێمە بەهای گەورە و پشکی گەورەی ڕۆشنبیری لای ئێمە بۆ قوتابی و خوێنکار ڕۆشنبیری ئاینیە و ڕۆشنبیری کۆمەڵایەتیە و ڕۆشنبیریەکە کە وڵاتی خۆی خۆش بێ دڵسۆز بێ بۆ گەل و نیشتیمان ئەمانەشمان هێناوەتە ناو کارەکان. لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان تا چەند پەیوەندیتان هەیە بە تایبەت ئەوانەی کە سوود و خزمەت بە قوتابیانەگەێت؟ ئێمە لەگەڵ کۆی ڕێکخراوە قوتابی و خوێنکاریەکان هەمیشە دەستمان واڵا بۆ دروستکردنی پەیوەندی لەگەڵیانە سوپاس بۆ خی گەورە لەگەڵ هەمویانە ئەتوان بڵێم تا ڕادەیەکی زۆر باش ئێمە لە پێشیۆین بۆ هەموو لە جیا لە ڕێکخراوەکانی تر بەڵام لایەنەکانی حکوومەت لەگەڵ هەموو لایەنەکانی حکوومەت وەزارەتی وەرزش و لاوان ئێمە ئیشی هاوبەشمان کردووە لەگەڵ وەزارەتی پەروەردە لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا لەگەڵ زانکۆکانە و هەروە پەیمانگاکان لەگەڵ لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا چ لە پەرلەمانی کوردستان چ بە تایبەت لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی و لە ئەنجومەنەکانی تریش کارمان کردووە لەگەڵ ئەمەشا ئێمە زۆر جار لە کاتی بەهارانە پرۆژەمان بۆ هۆشیارکردن پرۆژەی ژینگەیمان هەیە لە ناو گرنگیش بە ژینگەی قوتابخانە و پەیمانگا و زانکۆکانە دەین لەمەشا پەیوەندیمان لەگەڵ بەڕێوەبەرایەتی ژینگەکان دەستەی ژینگە لە هەرێمی کوردستانە ئەنجام داوە مەگەر ئێمە هەماهەنگیمان لەگەڵ دەستگاکانە زۆر باشە بەڵام دەستگاکان بینێکیان خستوتە نێوان ئێمە و خۆیانەوە کە نەبوونی یعنی هاو ئاراستە نەبوونی ئێمە و ئەوانە لە ڕێی حیزبیەوە زۆر جار ئێمە لەبەرەوەی کە تەلەفۆنەکەین بۆ شوێنێک گەڵێن ڕێکخراوی قوتابیانی کوردستان ئەو شوێنە پارتی هەڵێ لە خزمەتتانە کە ئەڵێن ئێمە ڕێکخراوی قوتابیانی کوردستان بۆ وەزعی لە هەرێمی کوردستان هەیە هەر ڕێکخراوێک تایبەتە بە پارتێکی سیاسی ئەڵێن ئێمە ڕێکخراوی قوتابیانی کوردستان قوتابیانی چ حیزبێکن ئاڵێن کۆمە با جوابتان بینەوە ئۆتۆماتی چی جوابمانە دنەوە ئیتر جوابەکە جاری وایە هەر جوابەکە نەهاتنە یان جواب نەدانەوەیە بۆیە لایەنەکان لە لایەنە پەیوەندیدارەکان بە تایبەتی لایەنە پەیوەندیدارەکانی حکوومەت لە هەرێمی کوردستانە بەداخ و کەسەرێکی زۆرەوە لێرەوە ئەتوام سپاس و ڕێز بۆ ئەو سەرۆکی زانکۆ و پەیمانگا و ڕاگر و شوێنانە بنێرم کە ئەمەیان نەکردوتە گرفت بەنمونە من چوم لە زانکۆی هەڵابجە کۆلێژی یاسا و کۆلێژی زانست محازەرە وتوتەوە لەسەر کاری خۆبەخشی لە کۆلێژی پەروەردەی قەوازێوانە وتوتەوە لە ناو حرەمی زانکۆی ژوانە وتوتەوە ئەمی دۆمانە و زانکۆش پێی خۆش بێ بەڵام لە هەندێک لە زانکۆکانە بەداخەوە هەزار ڕێگریەکان بۆ ئەوەی کە ئەسڵەن بڕۆی سەردانی بە شەناوخۆیەکانی شکەی یان بڕۆی لەوێ بەشداری لە چالاکیەکەی ئەم ڕێگریە ئەم حسابکردن بۆ ئینتیمای سیاسی لە هەرێمی کوردستانە بەداخەوە ناتوانن ئەم بەرگە لە خۆیان لابدن ئێمە و خۆیان بێن ئێمە بخانە خزمەتی پرۆسی پەروەردە و فێرکردن لە کوردستانە ئێمە بۆ نمونە هەموو کارەکانمان خزمەتە بە پرۆسی پەروەردە و فێرکردن و هەموو کارەکانی ئێمەش دوجار تەنیا قوتابی و خوێنکار سوودی لێوەرەگرێت کە لە کۆتاییە سوودی بۆ هەموو نیشتیمانە بێت کە ڕەنگە ئەوان زیاتر ئیسفادی لێ بکەن بەڵام ئەم خیتافنێت تا ئێستا لا نەبرا ئێوە خولی سەرکەوتنتان هەیە خولی سەرکەوتن بەبێ جیاوازی قوتابی دێتە ناو ناوەندەکانی قوتابیان ڕێکخراوی قوتابیان و وانەکانی خۆی بەهێز دەکەیان منهەج تەواو دەکا کێ بەشدار بووە لەم خولی سەرکەوتنەیە دوایی بە پلەی ئەوایلەکانی هەرێمی کوردستان دەرچوو بێت ئێمە ساڵ نییە لە ئەوایلەکانی کوردستان قوتابی خولی سەرکەوتنی تێدا نەبوو بێ ڕەنگە ئەوایلەکان یەکەم تا دەیەم مەبەستمە ڕەنگە یەکەم و دووەم ئێمە تا ئێستا نەمان بوو بێیان ژمارەکەی کەمەکە هەمان بووە لە ساڵانی بۆ نمونە لە سەرەتای 2000ەکان سێمی هەرێممانە بووە چوارەممانە بووە دووەممان هەبووە ئەم ساڵ چوارەممان هەیە پێنجەممان هەیە شەشەممان هەیە و هەروەها چوارەمی دووبارە هەموو ئەمانەمان هەیە ئەم ساڵیش و هەروەها قوتابیمان هەیە لە خولی سەرکەوتن بەس بەداخەوە کەوانەیەکی هەڵگرتووەتەوە وانەیەک ئیمتیحانی نەکردووە ئەگەر وانەکە ئیمتیحان کردای یەکەمە بووە ئەم ساڵ بەڵام نەیکردووە بۆیە ئەمانەمان هەبووە ساڵانی پێشووە ئەم ساڵیش خولی سەرکەوتن نەگەر خولی سەرکەوتن کاک جەلال لە لای ڕێکخراوی قوتابیان بێ جیاوازی بەشداریەکەن لە هەموو شتەکانی ئێمە هەموو کار و پرۆژەکانی ئێمە هەتا لە پرۆژەکانی دۆستانی محەممەد پرۆژەی سمبولی نور پرۆژەی سەرابی ئیلحاد و پرۆژەکانی تریش هەموو کەسێک تایە بەشدارە یعنی کەسێک ئەندامی ڕێکخراوی قوتابیانی ژنی تایە بەشدارە ئەندامی ڕێکخراوێکی تر هەتیایە بەشدارە کەسێکەیە بۆ نمونە باگراوندێکی تری
هەیە یعنی ئینتیمای بۆ لایەنێکی تریان بۆ فکرەیەکی ترێتیایە بەشدارە بەبێ ئەوەی ئێمە هیچ سانسۆرێکمانە بێت تۆ نابێ بەشداربی یان تۆ ئەبێ بەشداربی تۆ ئەبێ نمرە بێنی یان تۆ نابێت نمرە زۆر باشەوەی کە گرینگە دکتۆر ئێستا بەرەو دەوری دووەم دەچین بەشەی لە خوێندکارەکان دەوری دووەمیانەیە بە تایبەتی قوتابیانی پۆلی شەش ئێوە چی یەکەن بۆ ئەمانە پێشوەی کە بگەنە ناو تاقیکردنەوەکانی خولی دووەم ئێمە ئەم ساڵ لە کۆی بارەگاکانی ئێمە بۆ قوتابیانی 12 ئامادەی خولی سەرکەوتن لە دوای ڕاستەوخۆ لە دوای هاتنەوەی تاقیکردنەوەکان خولی هاوینە پێوترێ خولی هاوینە بەردەوامەوە هەموو قوتابیەکە هاتووەتە ناوی بەشدارە لە شوێنە ئێمە لە شارێکی وەکو کۆیەکە چەندین خولی لێ لەوێ ئێمە زیاد لە 300 قوتابی و خوێندکاری پۆلی 12 ئامادەی چ ئەوانەی وانەیان هەیەوە چ ئەوانەشی تازە چنە 12 ئامادەی بەشدارن تێیدا قەرە باڵغترین خولی شاری کۆی ئەوەی ئێمەیە کە سوپاس بۆ بەڕێوبەر و ستافەکەی کە بەرپرسی ناوەند و ستافەکەن لێرەوە ئەنێرمە بۆ مامۆستاکانیش بۆیە لە کۆیان لە گەرمیان لە هەڵەبجە لە سلێمانی لە چەمچەماڵ لە تەچیە لە شۆڕژ لە ڕانی و پشدەر لە تەواوی شارەکان هەولێر ئێمە خولی سەرکەوتنمان هەیەەوە بەشدارن تێیدا ئەمە بۆ قوتابی خوێندکار قوتابی خوێندکارانی تری پۆلەکانی غیری 12 ئامادەیش ئێمە لە بەرنامەمانە هەیە ئێستا هەندێکی هەمانەوە هەندێکی کەشی بەرنامەمانەیە کە خولیان بۆ ئەکەینەوە لەو وانانەی کە تێیدا کەوتونەتە دەوری دووەم بۆ ئەوەی کە بتوان بە باشترین شێوە تێدا دەرچێت. دکتۆر باسی لە پرۆژەی دۆستانی محەممەد کرد لەگەڵ چەند پرۆژەیەکی تر بەڵام پێمان وا بێت کە پرۆژەی دۆستانی محەممەد لە ئێستادا هیچ تازەگەرێکی پێوە دیار نەبێت و هەر لەسەر شێوازی پێشووی بڕوا بۆ هەوڵتان نەیاوەکە تازەگەرێکی پێوە دیار بێت یان شتێکی نوێ بکەن لەم پرۆژەیەتانەوە ئایا ئەم پرۆژەیەتان تا چەند سوود بە قوتابیان ئەگەێنن توانیتوانە لە ڕێی ئەم پرۆژەیەوە تا چەند ڕێبازی پێغەمبەرمان درودی خوای لەسەر بێ بە قوتابیان بگەێنن تا چەند توانیتانە قوتابیان ئاشنا بکەن بە ژیاننامەی پێغەمبەرمانە ئایا ئەم پرۆژەی دۆستانی محەممەدتان لە چ ڕوویەکەوە زیاتر گرنگی پێدەن ئێمە لە ڕووی تازەگەریەوە من ئەوە بڵێم تازەگەریەکانمان زۆر زوو کرد ئێمە پرۆژەی دۆستانی محەممەد کە هاتین لە سەرەتای 3 ساڵی یەکەمە هەموو فیکرەکانیمان تێدا دووبارەک یعنی تێدا ئەسبی خۆمان تێدا داودا بۆ نمونە ئێستا ڕێکخراوی وایە دێتە لای من کاکتۆرەوە ئێمەمانەوە ئیمتیحانێ بکەین لە کتێبێکا و ئێوە خەڵکمان بۆ هاندن و با بەشداریکان لەم کاکە ئێمە ساڵی 2004 بەمان کردووە ساڵی 2003 بەمان کردو ساڵی 2007 بۆ نمونە 6 5 4 تاعنی ئێمە ئێستا خەڵک زۆر احتیمام بە تاقیکردنەوەدا لە کتێبە کە خەڵاتێکە ئێمە ئەم خەڵاتە 7 ساڵە بەردەوامە ئیمتیحانکردن لە کتێبە بەردەوامات بە بەردەوامی یعنی هەموو ساڵە جگەوەی کە ساڵانی پێشی شەمان بووە تازەگەری لە دۆستانی محەممەد صلی الله علیه و سلم ئێمە هەموو ساڵێک کردومان ساڵی وایە ئێمە احتیماممان بە ژینگە داوە ژینگە وەک بەشێک لە پەیامی پیرۆزی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە ژینگە پارێزی لە یعنی بەشێکە لە ئەرکی موسڵمانە و تاچی موسڵمان کە گرنگی بدا لەسەر پرسیارەکەی جەنابی شت ئێمە لە دۆستانی محەممەد ئامانجی دۆستانی محەممەد پرۆژەی ئاشناکردنی نەوەی نوێ بە ژیانی پێغەمبەر ئاکار و ڕەوشت و سونەتەکانی یعنی لە هەگبەی ئێمە ئەوەیە کە نەوەی نوێ کە قوتابیان و خوێندکاران ئەبنەوەی تا چەند لەم هەوڵەتان لەم ئامانجەتانە سەرکەوتوو بوون لە سەداتوان بڵێم 100 لە 100 دەتوانم سوپاس بۆ خوا ئێمە پێکا ئامانجی خۆمانمان هێناوەتە دی بۆچی بۆ نمونە لە ڕێ ئێمە نزیکەی 50 تا نزیکەی 83 کەس تا ئەم ساڵیش لە ڕێی تاقیکردنەوەکانی دۆستانی محەممەدەوە چوونەتە گەشتی عەمرە کە ڕەنگە بەشێک لەمانە نەیانتوانێت بێ گەشتی عەمرە بکەن یان ئەو شوێنە پیرۆزە یەکێک بوو بێ لە هەممەکانیان هەرچەند بۆ نمونە لەوانەیە یەک دوێکیشیان خەلەلی تێکەوت بێ لە ڕێی ئێمە و کۆمپانیەکانی هاوکارمان کە سوپاسیانەکەین لە ڕێی پرۆژەی دۆستانی محەممەدەوە صلی الله علیه و سلم ئێمە هاتین بۆ یەکەم جار 6 فەرموودەمان هەڵبژار لە بواری گرنگیدانی گەنج بە ژیانی خۆی بە زانست و زانیاری بە سەردانیکردنی نەخۆش بە پێشخستنی لایەنی کۆمەڵایەتی لە 6 فەرموودەمان پێ هەمووی لەبەری کرد کە ئێستا هەر یەکێک لەوانە خۆشبەختانە ئەتوانێ ئەم فەرموودانە لە ژیانی خۆیان هیچ نەبێت بەلای کەمی لە ژیانی خۆیان سوودی لێ ببینێ سەرڕای ئەوە ئێمە چەند کتێبێکی ناوازەی ژیانی پێغەمبەری مەزنمان هەڵبژاردووە درود و سڵاوی خوای لێ بێت بۆ ئەوەی کە قوتابی خوێندکار لەبەریان کردو تاقیکردنەوەیان تێدا ئەنجامدا سەرباری ئەمانە ئێمە هاتین لە یەک ژمارەیەکی زۆر کتێبمان چاپ کردووە گرنگیمان بە توانای گەنجان و قوتابیان داوە لەوەی کە بێن هەستەکانی خۆیان بە شێوەی شعر
کە کورد لەما سەرمەشقە بوانەوەنە پێغەمبەر لە دڵی شاعیرانی کورد بوانەوەنە گوڵستانی ئیرەم لە فەسلی وەسلی فەخری عالەما هەیە هاتی نێمە کتێبی سێمیشمان خستە سەر شاعیرەکانی کورد وتمان سۆزی دۆستانمان هێنا سۆزی دۆستان کتێبێکە لە دووتێی کتێبێکی چەند سەد پەڕەیە گەنجانی ئەم وڵاتە سۆزیان بۆ پێغەمبەری خوا لە شعر نووسی سەربا هاتی دوای ئەمە کۆڕی شعریمان کردووە چەندین سیمیناری ناوازە بۆ مامۆسایانی بەڕێز کە لە پرۆژەی دۆستانی محەممەد صلی الله عليه وسلم ئێمان نزیکەی 180,000 یعنی بە تەواوی 180,000 کتێبمان چاپ کردووە و بڵاومان کردوێتەوە سەرباری ئەوەی ژمارەیەکی زۆر گۆڤار ڕۆژنامە لەگەڵ ئەوەی کە زیاد لە 300,000 CD بڵاو کراوەتەوە کە لە ئێستا ڕەنگەیەکێ بڵێ CD ئێستا کاتی نیە ئێستا نەمان کردو ئەو ساڵانەی کە CD زۆر شتێکی مهم بوو خەڵک ئەیێنا و ئیسفادەی لێ ئەکرد. بەڵێ زۆر باش کاکتۆر دەستان خۆش بێ بۆ هیوای کاری باشتر و جوانتر زیاتر لە خزمەتی قوتابیان نابن. بەڵێ زۆر بەڕێز بۆ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر بێسم محەممەد ساڵح سکرتێرە ڕێکخراوی قوتابیانی کوردستان زۆر سپاس بۆ ئەمە. زۆر سپاس بۆ دەستان خۆش. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست دەچینە لای بڕگەی زانیاری کە ئاشناتان دەکەین بە زانیاریەک لەسەر واتای ناوی کیشوەرەکان فەرمونون با پێکەوە بینەریان. بینەرانی عزیز و خۆشەویست پرۆگرامی ئەمڕۆژمان بە کۆتا گەیشتا پرۆگرامێکی دیکە پێتان شاد دەبینەوە بەخوای گەورە و باڵا دەستان ئەسپێرین خواتان لەگەڵ. خواتان لەگەڵ.